وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێهان ساق و سەلامەت بن. یەکسری دیبیتمانەوێ لە ژێرە ناوە مانیفێستە دەوڵەت. مانیفێست یعنی مەتنێک کە ڕوو بە مردمە، یعنی بانگ و ئاوازێک ڕوو بە مردم. ئەلبەتە معمولەن مەتن نوشتاریە، بەڵام ئێمە تەرجیحماندا سەرەتا ئەم دیالۆگەی مانیفێست بە سوورەتە شەفاهی بکەین وەکو هەمیشە، و بۆ ئەمە یارانە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بەشدارە بن. ئاخێز وەکو مەتن و تەسەوورە جەهانە کوردی و یارانە ئاخێز وەکو تەجەسسومە دەوڵەتە کوردی. کاکدانا وەختتان وەخێر. سڵاوتان لێبێ کاک مەمەدجان، سڵاو لە هەموو یاران. پێش لەوەی من دەست پێ بکەم و بڕۆینە ناوە بابەتەکەی جەنابەت، سەرەتا من مەسئلەیەکم مەترح کرد تەحتە ناوت تەسەور. دنیای ئێمە، ئەو دنیایی کە ئێمە ئەیناسین، دنیایەکە ناشی لە تەسەوراتە ئێمە، دنیایەکە کە لە تەسەوراتە ئێمە حاکم بوو بەسە سەرە شانە ئێمە. بۆیە کاکداناگەر بەر لەوەی جەنابە قسە بکەی، با من بە تەرانەیە کە ئاشنای فرە کەسێکە، چ لە سلێمانی و هەولێر، چ لە کرماشان و هەمەدان، خەڵک بیستگیانە، تەداعی خاترێکیان بۆ بکەمەوە و پەیامە و تەرانە بێژم کە تەکە قسەکانە ئەمشەوە ئێمە بێڕەبت نییە. وەختە خۆی تەرانەیەک هاتبوو بەناوە بووی گەندۆم، بۆی گەنم، و من سعی ناکەم کە تەرجمەی کەمەوە، پێم وابێ ئەکسەرە مردم ئەزانێت، وەلی خۆ بەڵێ شعرە شەهیارە قەمبەریە، تەرانەی شەهیارە قەمبەریە ژێ ئەهل تاونیە این قبیله مشرقیم، توی این مسافر شیشه‌ای شهر فرنگ، پوستم از جنس شبه، پوست تو از مخمل سرخ، رختم از تاول تن پوش تو از پوست پلنگ. بوی گندم مال من، هرچی که دارم مال تو، یه وجب خاک مال من، هرچی میکارم مال تو. لەگرە داستانە ئینقیاد ئینسانێکە لە ژێرە نظامە سوڵتەیەکا کە گرتگێسی و نظامە کۆرپۆریشنیە سوڵتەس و هەرچی شتە لێ ئەوات و ئەم سواڵە بۆی گەنمەکە، سواڵە یەک مشت خاکەکە. تۆ بە فکر جەنگەل و ئاهەن و ئاسمون خەراش، من بە فکرە یه اتاق اندازه تو واسه خواب، تن من خاک منه، ساقه گندم تن تو، تن ما تشنه ترین تشنه یک قطره آب. بوی گندم مال من، هرچی که دارم مال تو، یه وجب خاک مال من، هرچی میکارم مال تو. شهر تو شهر فرنگ، آدماش ترم قبا، شهر من شهر دعا، همه گنبداش طلا. تن تو مثل تبر، تن من ریشه سخت، تپش عکسه قلب مونده اما رو درخت. لەگرا مثالی نظام سوڵتەس کە طبقەی ئۆلیگارش و طبقەی ئەلیت وانە ناو شارە فەرەنگە، وانە ناو شارە ڕەنگا و ڕەنگا، وانە ناوە ناز و نێعمەتە. ئینسانەکانیشی تەرمەقەبان لەباسە شیک و فاخر لەبەرەکەن. ئەما شارە من، ئەو شارەی کە من هاڕیا گوام تێیە، شارە وەهمە، شارە خورافاتە، شارە مەسائل و مەسائبێکە کە منیان بە دوعا و نوشتە و گومبەتە تەڵا منزوری زەریح و بارەگای ئیمام و شێخ و خەلیفەیەکە وەکو ئەفیۆنێک کە بیدەن لەم ئینسانە و ئەم ئینسانە لەم ڕزاڵەتە بمێنێت و حاڵی خاص بوێت. بوی گندم مال من، هرچی که دارم مال تو، یه وجب خاک مال من، هرچی میکارم مال تو. ولی لەگرا اتفاقێکی گوێ تا ئەم دقیقە ئینسانە هاڕیاگێکە، هیچ تەسەوەرێکی نییە، سواڵەکە لە کاورە ئێژێ بۆی گەنمەکە بۆ من، یەک وەجەب خاک بدە بە من کە من ئیمکانە ژیانم بوێت، هەرچیەکی تیاکێڵم بۆ تۆ، هەرچی کارەکەم بۆ تۆ. بەڵام با من احساس نکەم کە مەجالە زندگی کردنت لێ سندگ مەسەوە. ئەمە قسەی ئینسانێکی هاڕیاگە، قەتیسکریاگە، ولی ناگانە اتفاقێکە کەوێ لەم ئینسانە
لترانه شهیاره اجه نباید مرسی گو باشم واسه خاک تنم. تو آخه مسافری خون رگ اینجا منم. تن من دوست نداره زخمی دست تو بشه. حالا با هر کی که هست هر کی که نیست داد میزنم. اجه من ناوی دانشم مرسی بیج و چمری بیج لش خوندم. تو مسافری، تو سفرید بسرم خاکه خوین رگ و دمارم خاکه منم. تکان اخوا لشی من نیگره که زام دار دست توید. الان لقل هر کسیکا که هست و هر کسیکا که نیه. توجه بکن قیام یک انسان یعنی دنیای عبودیت لدرون خویا اشکینید تیتا میدانو اجه استتکی هر کسیکا که هست هر کسیکا که نیه داد میزنم. هوارکم بوی گندم مال من، هر چی که دارم مال من. یه وجب خاک مال من، هر چی میکارم مال من. او دحفه گشت یعنی دابه او فقط وجه خاکی گرکو ام دحفه وتی بوی گنی میشه نخوام هر چیش که هسم هنخوام. یک وجه خاک و یک بست خاکیش هنخوام هر چی که شکیلم هنخوام. ام ترانم بوت ام ترانه خاطر ساز فرکسیکه من لسرتاوه وتم اما منفست دولته منو جنابتان و یاران آخیز و هزاران یاریتر تیت. وقتی او ایجی من هاوارکم لگل هر کسی که هست یعنی ناوی اسم دیار خلقی و ام تصوره لذهن یاران کردوار جیب کوید که آغاز بنیاد هر تحولی شی گوره اما سکه اما متراحیه کین که تو قاچه خیت برو و هر که هستید و هر کسیش که نیه با نوید تو کار خودکی. بله که اگدانا فرمو. زۆر سپاس بۆ پێشەکە جوانە زۆر سپاس بۆ هەموو لایەن تەبان بەناوی خۆم و کاکمانیشەوە داوای لێبوردن دەکەین لە هەموو ئەو یاران و خۆشەویست و ئازیزانەی کە بە تەما بوون کاتژمێری پێش ئێستا دەست پێ بکا بەڵام بەهۆی گرفتێکی ترافیکەوە کە نەتوانرا زۆر داوای لێبوردن دەکەین بە گەورەی خۆتان بمان بەخشن. بەڕاستی ئەمە وەکو دیالۆگێکی تازە لە بە شێوەیەکی تازە کە کاکمەیمان تشریفی هێنا و گەورەی نوان کە ئەمە بتوانین ئەمڕۆ بۆ بە تایبەتی بۆ کوردەواری لای خۆمان یا کوردەواری ژێردەسەڵاتی کۆرەپشنە عێراق بتوانین ڕوونکردنەوەیکی گشتی وایە وا بڵین بە شێوەیەکی کە بڵێن ئەعلامیەک بکەین بۆ ئەم تەقینە گەورەی کە لە کاکمەیمان سەرپەرشتێکا و ڕابەرێتی و دامەزرای نەریەتی. ئەم انفجارە گەورەیە ئەم تەقینە گەورە نزیکی 3 ساڵە هەیە و هەموو مەتنەکانی لەلایەن کاکمەیمانەوە کراوە نزیکی پەس چەند هەزار سەعاتێکە بێت و یەکەم جارە لە مێژووی کوردە بە تایبەتی لە مێژووی ئەم دوای 200 ساڵی کە لە ژیانی ئێمە کە لە بەرچاومانە و بۆ لەمسیەکەین و بەرجەستەیە لە بەرچاومان بۆ یەکەم جارە لە تاریخا بە شەریکی کورد ئینسانێکی کورد مرۆڤێکی کورد دەتوانێت هەستێتەوە بە لەناو ئازار و لەناو قوڵایی و لەناو ڕەنجەکانی ئومەتێکا کە 200 ساڵە بێکەسێکن بێدەنگێکن بێ هێزیەکەن. ئەم هێزە گەورەی ئەمەی کە بە ئێمەی بەخشی و بە تایبەتی بەوانەی کە لە ئەسڵا لە ڕەگەزە لە بنچینە هێزێکی کوردیان تایە تا ئێسا نەیانتوانیوە ڕووبکەنە کوێ هەسیان بەو ڕووناچە کردووە کە ناتوانن تەسلیمی ئەم وەزە و ئەم دۆخ و ئەم ئەتمۆسفێرەی کە دوژمنان و داگیرگەران بۆ ئێمان دروست کردووە تەسلیم نەبن. ئەمڕۆ دەواازەیەکی گەورە دەرگایەکی گەورە واڵا بوویەوە بۆ ئێمە بە تایبەتی بۆ ئەوانەی کە کەوتم ڕەسەنایەتی خۆیان ون نەکردووە تا حەدێت هەسیان کردووە کە ئەمە خەلەلێک هەیە شکستێک هەیە نەخۆشیەک هەیە
بۆ چارە ناکرێت بۆ کورد ناگاتە هیچ شوێ بۆ کردووە کۆمەڵە پرسیاری کە بە خۆشبەختیشی گەورەوە لەم ئەسرا پیاوێک مەردێک دانایەک هەستایەوە ئەو کانی تەقانەوە کە چەند ساڵە کوێریان کردوتە لە ئاستی ماویش کاکوێمان حەیدەری من ڕوبەڕووی ناوەسم ڕکلامێکی بۆ بکەم بەڵام هەرێکەتان لە ئاسێکی گەورەی خۆتانە لە ئاسێکی فکری خۆتانە گوێڕایەڵ و سێرکەری دیبەیتەکانی بن تەسەوڕەکە مەگەنەوە قەنعاتی کە من هەمە ئێستا بۆ ئەوەی کە وەکو دیالۆکێ بمێنێتەوە دووبارە سوپاسی کاکپەیمانەکەین بە سەرڕای ئەو مەشەقەتی ژیان و ڕەنجی ڕۆژانەی ئەوروپا و ئەمانە هەستاوە ئەو کاتەیاوە بە ئێمە بە تایبەتی بۆ ئەوانەی کە منە ناسم بە تایبەتی ئەوانەی لەم دیوە ئەوانەی ئەو دی خوزمان و کەس و کار و هاوڕیان و یاران و ئەوانەی کە لە دەرەوەی بازنەکانی ئێمەشن و ڕۆحێکی یارانەیان تایە بتوانین ئیمشەو بگەینە ئەو وەڵامی کۆمەڵە پرسیاربینەوە لەو مەجاالەی کە کاکپەیمان پێمانەیە من حەزەکەم کاکپەیمان ئێمە وەکو وایە سە پرسیارەکان بکەین جەناب و ناناسین بە ناوی ئەو پرسیارانەی کە لەلایەن من لەوانەیە تەسەوڕکەم لەلایەن خەڵکەوە دروست بێت ئاخێز چییە؟ ئاخێز بزوتنەوەیە حرەکەیە حیزبە بڵێم ڕەوتێکە فەلسەفەیەکی سیاسیە ئاینێکی کوردیە حەزەکەم کورتەیە بۆ ئەوی ئێمە وردە بچینە ناو باسەکانەوە بەوە دەست پێ بکەین ئاخێز چییە؟ دەستپێکی فەرمایشاتت جەنابەت دەستپێکی دیبەیتەکەی ئەمڕۆ کە من دەسم کرد پێی وتم کە دنیای ئێمە تەسەوراتە حاکمە بەر ئێمەس بۆیە گەورەیەکانە جنابەت و ئینسانیەت و احترامە جنابەت من لەگرا قەشەنگ جێبخەم و تەسەورێک بشکێنم بزانە کاک دانای هەڵەبجەی ئێمە تحتە شعارهای پەروەردەش کریاگە دەسە چەپە خاوەرەمیانەیی جامعەی ئێمە تووشە بەڵاهای یەکجار فرە بووکە یەکێک لەو بەڵانەی کە ئێژم تەسەورات مهمە تۆ بەفەهمی وایتە کوێی ئەم دنیا بزانە ئێمە بگرین تەمامە ئەو کەسانەی کە لەو فەرمایشاتانەی کە لە ئیبتداوە جنابەت کردت گەرەکیانە ئەم تەسویرە دروستکەن کە کەسێک گەرەکێسی مجاملە بکە کەسێک گەرەکێسی تەمەلق بکات کەسێک گەرەکێسی زمانە دەرباری بەکاربوات من ئێشێ ئەمە جواو بامەوە بزانە ئێمە ئەم ئەدەبیاتی کە ئیستەوتم تحتە ناوە ئەدەبیاتە چەپ ئێمە فەرقە ئەدەب و بێئەدەبی تربیەت و بێتربیەتی ئەخلاق و احترام تەکە نامحتەرەمیان لە یەکتری ناکەینەوە مثالە دەم هەر زمانێکم چەپە هاتوو مردمەکە واتێ ئەگەی کە تۆ ئیتر شتێ بەناوە احترام و ئەدەب و کەلامێکی شستە ڕفتەی شایستت نییە بۆیە مەسەڵەن کەس بە کەسی نەیەوت کاک تۆجۆ فەرمووی بۆ خاتریوی نیشان نەدا کە بەردەنیە و بەردەی هەرچی شتە بوو فقط لەگرا نەگەرێک بوو بێژەی کاک ئاوا تێگەی بوو بەم مەسئلەیە سەتحی و بسیار پێشە پا ئوفتادە حاڵی بوو چه خەبەرە بزانە من مثالێک بێرم بعدوارە بەحث و سوالەکەی جەنابەت بووە ئەگەر ئەو کەسانەی کە ئەم انتقادە ئەکەن لە جەنابەت تحت ناوە ئینسانە پۆست مۆدێرنە دنیای نەئۆلیبرالیە سەرمایەداری لە ژێر محاسرەیە فەرهەنگە پۆست مۆدرنیزمە حاکمیەتیە جودۆ کریستیانیتی خەریکن قسە ئەکەن و خەریکن ئەم مەسائلە مەترەحەکەن ئەو جارە ئیشی دوو سێ نۆکتە بزانن نۆکتەی ئەووەڵ تۆ لە عالەم بیزنسە ئەگەر بیزنسێ بۆ خۆت دابنیت ئەگەر دوکانێ ڕستورانێ شرکەتە بازرگانیە بۆ خۆت دابنی ئەگەڕی بە شوێنە باشترین مدیر باسەواتترین مدیر ڕزومەی کاریەکەی تەماشاکەی سیڤیەکەی تەماشاکەی و بعد معاشێک و لە کەنارە معاش بۆ نەسی بۆ داهەنیت تۆجۆ فەرمووی یعنی جەنابەت بۆ بیزنسێکی خۆت کە بیزنس خۆتە وەگەرەکتە پولی تیا دەربێری هیچ مەناعەتێکە نییە بڕۆیت باشترین ئینسان بێریت
احترامیشی بگری لە بەرپێشی هەڵسی شخصیەتیشی ئەو جۆرە کە هەز بنوێنیت تواناییەکانیشی ئەو جۆرە کە هەز بنوێنیت لە ڕێگەی احترام و لە ڕێگەی دانە بۆ نەسە مادیوە تەشەکوری لێەکەی. ئایا ئەمە دروستە؟ ڕاست لەگەڵتان. ئەگەر ئاحادە سەرزەمینێک مردمانە سەرزەمینێک ئەم ئەحساسیان بەرامبەر بەم سەرزەمینە بوێت کە حاکمن لەم سەرزەمینە و ئەم حکوومەتە خۆیانە تەبیعەتەن ئەگەڕێن بە شوێنە ئیدارەکەرێک کە ختمە کەلام بوێ لەو سەرە. ئیستا هەر لەم دنیایە غەربیە تۆ ناوی بنێ نخست وەزیر، تۆ ناوی بنێ ڕئیس جمهور، تۆ ناوی بنێ هەر کەسێکی تر پادشا، هەر کەسێکی تر کە ئێوە بە زەهنتان ئەخوا بە قەوڵە کۆمونیستەکان کۆمیساریا خاسە، کۆمیسەر خاسە، ناوی بنێ یەکێک لەوانە. ئەگەر جامعە تماشاکە ئەمە بوو گەنە، چون قرار نییە جامعە ئەم کارە بکە، قرارە سیستەم ئەم کارە بکە. لذا ئەو فەرمایشاتانەی جنابت کردت ئینسانهای سەتحی بێدەرک، حانق، حەسوود و دروزن لە کونهە سەروەریە جنابت تێناکە. نافەهمێ کەسێک وەکو دانا هەڵەبجی خۆی بە حاکم ئەم سەرزەمینە ساحێوە ئەم خاکە ئەناسێت و بەرامبەر بە ئەم خاکە و ئەم ئیحساسە و بەرامبەر بە وجود ئینسانی خۆی احترامی قایلە. با مثالێک بێم کاک دانا، هەر لەم مەتنە ئیسلامیە ئێژن پێغەمبەر ئیسلام چووە شەڕ، وتیان پێغەمبەرێکی فڵان کار بکەین فڵان کار بکەین، وتی من لە ئوموراتە شەڕ نازانم، ئێوە فەرماندەن و ئێوە شەڕکەرن، ئێوە نەقشەکە دابنین. من ئەمانەم بۆوت تا بەر لەوەی کە جەنابە سوال بکەی بێژی ئاخێس چییە، دیسانەوە سوالەکە تکرار کەرەوە، چون ئێمە لەسەر تەسەوراتێک خەریکین فکرەکەینەوە یەکسری چتە جەدید تێ نایفەهمین. دیسانەوە سوالە گەر بکەیتەوە مەمنونەوەم کاردانە. باش کاک مەمەنجان، من طبعا سوپاس دەکەم بۆ ئەوەی ئەو ڕوونکردنەوەی یاتێ یا ڕوونی کردەوە بۆمان، بەڵام لە دنیای ئەمڕۆوە بە تایبەتی لە لای خۆمان لە بەشەکەی داگیرراوی ژێر کۆڕەپشنە عێراقیە هەمیشە ئەمەی کە جەناب و هێناوتە ئەمە دنیای فەلسفەیەکی کوردبوون و دەوڵەتی کوردی و پایەکانی دەوڵەتی کوردی وە کارکردن بۆ ئەو دوا ڕۆژەی کە حەتمیە ئەبێ بۆ کورد بێت نەبووە. ئەوەی کە ئێستا بڵێ کاکدانە تۆ خەریکی چی ئێوەتانێت چیمان بۆ بکەن بە پرسیاری چیمان بۆ بکەن، ئەو وەسیلانەی کە جەنابوت و ئەم ئامراز و ئامێرانەی کە پێشووتر بەکارهاتوە لەلایەن نزیکی 100 ساڵێکە کە ئەویش بریتە لە حیزب، بریتە لە نقابە، بریتە لە کۆمەڵە، بریتە لە دەستگا، بریتە لە کۆمەڵە موسسات، بەڵام وەکو ئەوەی کە جەنابە دەستیاوەتی موسسەیەکی فکری و دەوڵەتبوونی خۆی ئەعلانکار نەبووە. لەبەرەوەی بۆیە من خۆم ئەهێنمەوە بۆ چەند ساڵە لەوە پێشیا لە ناو چەقی خۆمانە ئەو پرسیارە ڕوبەڕوەکەمەوە. ئەو تێگەشتنەی من تێگەشتمە کیفایەتە بۆ ئەوەی کە من خۆ جەنابە بە دانایان بزانم بۆ هەڵکەوتەی ئەم سەردەمەوە ئەسرە بزانم و عیشی سەلمێنم بۆ هەر کەسێک کە بی ڕۆژە لە ڕۆژانەوە پرسیارم لێ بکە. و تا ئێساش بە و تەمەنی کە من هەنا و ئەو دیراسی کە من کردومەوە ئەو تەجروبەی لە حیزب و لە فکر و لە ڕۆشنبیری و لە خوێندنەوەیان بووە لە کووردا هەڵ نەکەوتووە. چما مارکسێک لێت لە ئەڵمانیا وەشتن و سێ عالەم دوای مەتنەکەیەکەوە لە ئاخیریشە ئەومان بینی کە بینیمان، بەڵام بۆ کورد و کوردبوون و کوردیەت مەتنەکەی جەناب و من لە پێشچاومە و لە ناو ناخیا خۆمە بینمەوە و دڵنیام لە هەموو کوردە پاکەکانی سەرزەمین کە مابن و خۆیان بە لەکە و پیسایی ئەم دۆخەیان بەسەرەوە نەبیدێ کە جەنابەتی ئەگەن. ئەو پرسیارم بە سادەیی کرد ئاخێس. خودی ئاخێس مانای چییە؟ و ئاخێس بەرەو چۆمانەبە ئەوە چی بکە و چییە؟
ئاخێز کەلەمەیەکە کە ئێستا لە مەتنە ئێمە تەبدیل ئەوێ بە مەفهومە سیاسی، دەستەواژەیەکە کە کۆنەکانە ئێمە و قەدیمیەکانە ئێمە بەکاریان بردرێ. ئاخێز لەگەڵ ڕاپەڕینە لەگەڵ هەڵ شتێکی ترا تەفاوتی هەست. تەفاوتەکەی وا لە ئەمە ئاخێز یعنێ هەستانەوەیەک کە بەرەو مەقسەدێک ئەڕوا، یعنێ هەڵسانێک لەسەر پێکەوتنێک بەڕێکەوتنێک کە بەرەو مەقسەدێک ئەچیت. ڕاپەڕین دەربێترین حاڵەت یعنێ ئەتوانین بژین ڕاچڵەکانێک بێت لە غەفڵەتێک هەڵسانەوەیەک بێت، بەڵام یعنی ئەتوانی وا تعبیری بکەین و کە ئەتوانێت سەدان تعبیری تریشی بوێت، ئەمما ئەم معنیە ناگەێنێت لە دەستگا فکری ئەمە ئەم معنیە گەێنێت، چون ئیستا من تەوزیح ئەدەم بۆ ئەبێتە ئاخێز، یعنی تۆ هەڵساگیتە سەر پێ کەوتکیتە ڕێ وەگەرەکتە بەرەو مەقسەدێک بڕۆی، بەڕەو جێگەیەک کە مەدە نەزەرتە بڕۆی. پس حرەکەتێکی مەقسەددارە، حرەکەتێکە بە قەستەوە نە بێ قەست، نە لاشعور، نە فقط ئیعترازی، نە فقط ئەوەی کە تۆ شتێک تەکانتی داوێت وە تۆ هەڵساویت و ئیستە تازە گەوجی جێجی وەڕی نازانی چه ئەتەفاقێکەکەوێ، بەڵکو تۆ لە عینە وشیاریە بە قەستە کارێک خێزە هەڵگرکە و ئەڕۆی. ئەمە ئیستا من سایەکە محاولەکەم بیکەمەوە. بزانە کاک دانا، وەختی من دەرمەوردە تەسەوراتە حاکم قسەکەم، ئەو جارە ئیشی ئێمەش بزانین تەسەوراتە ئێمە دەرمەوردە دەسەڵات چۆنیەتیە دەسەڵات چییە. ئەمسالە کاکدانایە هەڵەبجەیی من وەفرە کەسانێکی تر بەر لە ئێمە کە یا وانە قەیدە حەیاتە ئیستا یا کوژیاگن و مەوجود نیەن، وەختی حرەکەتێکیان کرد و بەشداریان کرد لە بزوتنەوەیە بزاوێ حیزبێ سازمانێک، تقریبا ئەتوانی ئەگەر لە قەستەکەی بکۆڵیتەوە قەستە دەسەڵات بووگە، بێدەسەڵات بووگە وەگەرەکی بووگە دەسەڵات بگرێتە دەست. مێتۆدەکەیان بۆ تعریف کردەسەوە چۆن تۆ ئێشێ دەسەڵات بگریتە دەست، ئەمەسە تۆ پەیوەستی بە مەجموعەیەک، ئەم مەجموعەیەشی پێناسەیەکیان لە خۆیان کردبێتەوە، ئەم پێناسە لە چی ئەکرێت و لە ئەساسنامە ئەکرێت. و ئەگەر تا ئەگرا ئێمە هیچ اختلافێکمان نییە، ئێمە ئیستا ڕووینە سەر ئەوەی کە اتفاقێک لە سەرزەمینە ئێمە ئەکەوێت مەسئلەیەک بە ناوی کورد تێتە بەرەوە و هەر جەریانێکە ئەکەوێتە ڕێ لە ژێرە ناوە کورد ئەم کارە ئەکا، یعنی یەک پەسوەندە کوردی وا پێوە هەرچی بێت، چه یەکێتی نیشتمانیە کوردستان بێت، چه کۆمەڵەی شۆڕژگی ڕەزەحمەتکێشانە کوردستان بێت، چه حزب دموکراتە کوردستانە ئێران بێت، گشتی کوردێکی وابێ، چه پیکەکەی بێ پارتی کرێکارانی کوردستان بێ، گشتی کوردستانی یەدەک ئەکێشی بەقەی خۆیوە. تۆجۆ بزانە ئەمە لە کامە بەستەرە تاریخی وەتێت، ئێمە ناسینەکانمان چۆنە، ئێمە لەگەڵ تاریخە لەگەڵ دوو سێ مەقولە ڕۆبەڕووین. دوو مەقولەی بەحس بکەم کە مەلەکەی خەیاڵ و زەهنە ئێمەمانانە. یەک، دەسەڵات لە گۆزەشتە چۆن دروست بووگە وا بە ئێمە ئێژن کە ئیدەیە ئینسان لەسەر هەر شتێک منسەجم بووگن، حملەیان کردگە خاکێکیان گرتگە، ئەمانە بگنۆ حاکم، بگنۆ پادشا، وەکو ئەنوا وەقسامە حکوومەتە ڕۆمانەکان، وەکو حکوومەتە مۆغۆلەکان، وەکو حکوومەتە هایەکە لە منتەقەی ئێمە بەحسی ئەکرێ، تا ئەوەی کە حتا دینە ئیسلام بە شمشێر و دیت تەوەجۆکەی نە بە تەبشیر و دەعوە و بەمانە نایە بە شمشێر و تێ وا ئێژن، تەوەجۆکەی ئێمە قبوڵمان نییە وەلێ وا ئێژن کام چین ئەتەفاقێک کەفتگە. ڕێگەی دووەمی ئەمەسە کە دوای ئینقلابە فەڕەنسە دەست پێیەکە، ئێژن سریە تەحولاتی لە ئەوروپا بوو، جەهانە قەدیمە ئەوروپا ئیتر نەیەتوانی ئیدامە بدات و مەردەمە پاریس قیامیان کرد لە ژێرەی مشتومڕە ڕووناکبیری و عەقایدە ژان ژاک ڕۆسۆ و عەقایدە ئادام سمیت و عەقایدە فرەیەک لەمانە بەلئەخەرە لە مێژووی بەشەرە ملت بە وجود هات، مردم حەقی ئەترازیان گرت، قیامیان کرد بەر ئەلێ بۆ چون برسیون
چون ڕفاهیانە و چون خزمەتکاریانە و ئەم مردمە لە ژێرە زۆڵم و ستەم و ناعیداڵەتی و برسیەتیە قیامیان کرد بەر عەلەیه لویی شانزە و ماری ئەنتوانت و ئەمانە دام و دەستگای سەلتەنەتیان لە فەڕەنسا کۆ کردەوە و ئێژن ئەمە ئەوەڵین بار بوو کە لە تاریخە مردم هاتە ناوە علومە سیاسی و علومە ئیجتماعی موجودیەتی پێک هەر بە دوای ئەمە تەحولات دەست پێکە پەزیمە دوو شێوەمان بوو یا تۆ لەشکرێک هەز و خاکێک ئەگریت سەردار و فاتحێکی یا دوای ئەمە تۆ ئەتوانی بەسیجە نیرویە عمومی بکەی و ساختارە قەدیم بڕۆخێنی و سەوارە بەر ساختارە قەدیم لەسەر ئاسەوارە قەدیمە ساختارە جەدید دابنێ يعني چۆن يعني کشوەرێ موجود بووگە حکوومەتێ موجود بووگە دەم و دەستگاهێک موجود بووگە طبقات اجتماعی جۆرا و جۆرێک موجود بووگە و تۆ کەسانێکە بەسەری و سوار کردگە ڕەوند ئەڕوا بەرەو جێگەیەک کە ناگەهان جەهان متوجه مەسئلەیەکی تراوی ئەویش چییە؟ ئەویش دروستبوون لە گۆڕینە ئەم پارادایمە ژیانە مردم ئەگۆڕێت تودەیەکی فرەی مردم تێت بۆیە تۆ ئەوێنی لەگرا سەرەتاکانە دەستپێکردنە علومە غەربە لەگرا ڕەوانشناسی دەست پێەکە جامعە شەناسی دەست پێەکە کەسێک وەکو ئەگۆست کۆنتێ سەرەتای جامعە شەناسی دانێن دوورکایمێک تێت بەحسە تەقسیمە کارەکە دانەیەکی تر تێ بەحسێکی ترەکە ماکس وێبەرێک تێت بەحسێکی ترەکە و ئەمانە دەرئەسەرە شەرایەتی جەدیدێکە کە گویا لە ئەوروپا اتفاقەکەوێ لەگەڵ ئەم جریانە ئینقلاب و قودرەتگیریە ناگەهان ئاغای کارل مارکس لەسەر ئەندیشەی سۆسیالیزمە تەخەیولی و لەسەر ئەندیشەی ئانارشیزم و پرۆدۆن و دوای ئەم مشت و مڕانەی کە هەست بە هاوکاری ئەنگلز تێت مەتنێک دائەنێت بۆ کێ بۆ عیدەیەک لە جەمعیەتە کورەیە زەمین کە لە ژێرە پارەدایمە جەدیدا مەحکومن زندگی بکەن بە ناوە پرۆلێتاریا و مارکس معتقدە کە پرۆلێتاریایش وەکو مردمە فەڕەنسا ئێشێ ئینقلابە قەهرامیز بکات بەر عەلەیه نظامە سەرمایەداری ئەمما بۆ خاتری ئەمەی پرۆلێتاریا بوێت ئێشێ نظامە سەرمایەداری بوێت تا پرۆلێتاریا دروستکات تەوەجو ئەەکەی دەرنەتیجە مارکس ئێژێ لە وڵاتهایە کە پرۆلێتاریان نییە ئێشێ هاوکاریە مردم هاوکاریە و چەپەکان هاوکاریە دەوڵەتەکان بکەن کە سەرمایەداری سوار بکات پرۆلێتاریا دروست بکات تا پرۆلێتاریا بتوانێت قیام بکات بەر عەلەیه سەرمایەداری ئەگەر تا ئیستا لەگرا تێگەین ئێمە ئەگەین بەو فورموڵەی بۆ ئێمە لە تەسەوراتە خۆمانە فکرمانە کردن و دانا هەڵەبجەیی کە نەوجەوان بووین فکرمانە کرد چۆن ئێشێ دەسەڵات دروستکەین ئێشێ بڕۆینە ناوە حیزب ئەوە یعنی ئێمە بڕۆین شتێ بڕۆخێنین تا شتێ بنیاد بنین چۆنیش ئەم شتە ئەڕۆخێت بە شێوەی مەخفیانە من و کاکدانا ئەوین و یەکێک ئەوین و دوان لە ژێر و تەنزیماتی ناوخۆین تەشکیلاتە نهێنین بمانگرن ئیعداممان ئەکەن بەر عەلەیه حاکمیەت کار ئەکەین ئێشێ بڕۆینە جێگەیە گروهە پارتیزانی دروستکەین بە تەقلیدە لە ماۆ بە تەقلیدە لە فیدل کاسترۆ بە تەقلیدە لە تەمامە جونبشای مسلحانەیە کە لەسەر دەنەی چەپ و تێنە دەر تا ئێستا حاڵیمان بوو خۆ ئەگەر ئێمە تا ئێستا حاڵیمان بووگە ئێمە فێر حقەکە نەوگین ئەم جۆرە دەوڵەت دانانرێت بزانە ئەگەر ئینقلاب ئەکرێ مثال ئینقلاب ڕووسیە بەرپەیکەرەی ڕووسیەیە ئیمپراتوریە خاندان ڕۆمانۆف ئەکرێت تێزاری ڕووسیە مەوجودە حکوومەتێ مەوجودە یەک طبقەی مۆنارش و ئۆلیگارش حاکمن بەسەر ئەم جامعە دەرنەتیجە مردم خۆی کۆکاتەوە سازماندهیەکە لە ژێرە مەتنێکە ئەدا لەمانە ئەی ڕۆخێنێ ڕووسیەوە لەسەر جێگەی خۆیان و ئەمانە شێوەیەکی تر لە دەوڵەت دائەنێن خۆ پس لەگرا شتێ ڕێگەی ئێمە چ بوو ڕێگەی ئێمەش ئەمە بوو یەک دەوڵەتە حەقیقی بەناوی دەوڵەتە ئێران مەوجودە دەوڵەتی بەناوی دەوڵەتە عێراق مەوجودە دەوڵەتی بەناوی دەوڵەتە تورکیە مەوجودە ئێمە بڕۆین ئەم دەوڵەتە بڕۆخێنین تا بتوانین ئیرادەی خۆمان بەسەریەوە زاڵ بکەین نمونەی ئەمە ئەوێتۆ ئینقلاباتە یەک لە دوای یەکە عەسکەری کودەتای عەسکەری لە دەسەڵاتە عێراقا ئەوێتۆ چی
ئەوێت و ئینقلابی ساختگی و دروستکریا لە ساڵە 57 ئێران تەوەجۆ فەرمی یا کودتا یەک لە دوای یەکێکە لە تورکیە دەست پێەکە یا کودتای عسکەریەک لە سووریە دەست پێەکە و بنەماڵی بەشار ئەسەد پاڵ ئەدەنەوە بەسەریوە. ئەمە ئەو تەسەوراتە سەوا لە زهنت دانە بەدانەی ئێمەی ئومەت و کوردیە. ئایا خارج لە مەسە تەوەجۆ بکە هەر ئەو تەسویرە تاریخیەی کە من وتم پس تۆ ئەوێنیت اتفاقێک بەناوی اتفاقە شۆڕش فیدل کاسترۆ لە سەرزەمینە ئێمە نەکەوت. ساڵە 57 انقلابێکی ئەمریکایی لە ئێران کریا تەواوی مجاهدینە خەلق و چریکهای فەدایی ئەکسەریەت و فەدایین ئەکسەریەت بوون ناقلیێت ئەو وەختە گشتیان لە دەرۆ نابود بوو بەڵام گشتیان لە زیندانە بوو. انقلاب کریا ئەمانە بەربوون تەوەجۆکەی بەڵام بوتیان ئەوە ئێمە انقلابمان کردە ئێمە شامان ڕۆخانگە کەس نەیگوت ئەمە ئەمریکا کردی گێسی کەس نەیگوت فەردوست هۆمافەڕەکان ئەمریکا تەسلیمی کردن فەردوست بە فەرمانە ئەمریکا ئەمانی تحویل خومینیدا. خب من هەرگەرەکمە ئەم تەسەوەرەی کە تا ئیستا هەسمان بەحسی کەم پس ئەوێنیت بێجگە لە ئینقلابە ئێران کە سوورەتێکی زاهری بوو ئێمە نەمانتوانی نە ڕوسیەوین نە فەڕەنسەوی نە کوباوین کە بتوانین باتیستا سقوط پێبین بە شەڕ مسلحانە. ناگەهان فۆرمولێکی تر بە تەرکیبە تاریخۆ بۆ ئێمە دروست بوو. ئەو فۆرموڵە چه بوو؟ حملەیە سپاه خارجی بێت دەوڵەتێ بڕۆخێنێت و ئەو وەختە ئێمە وەکو حملەی مغۆل ئەم دەفە ئامریکا بێ مغۆل تێ تاڵان ئەکا وەلی ئەمریکا تێ ئازادە ئەکا. بۆیە یەکێتی و پارتی حاکم بوون و حکوومەتە حەلیمیان دروست کرد. ئاغای دانا هەڵەبجەی ئایام قسانە من کردم ئەو تەسەورە قاڵبە نییە تا ئەم دەقیقە مردمە ئێمە هەسیان. بەڵێ هەرەوەی شتەکە دیارە ئێمە ئەو تەجروبانەشمان هەیە ئینقلاباتی عێراق هاتنی ئەمریکا بۆ لامان ئەو هەر ئەوانە بووە یعنی شتێک نەبووە بەلایەوەی کە لەو تەسەوراتانەی کە بە دوور بێت کە ئەمە چۆن بڕوخێت وەشتیشماندا ناوە وەکو جەنابەڵێ بیڕوخێنین اینجا تۆ دەوڵەت دروستەکەی ئەلەمایە ڕوونکردنەوەی زۆرترمانەوێت لە جەنابوو کە ڕوونی کەیتەوە کاملەن دروستە. بزانە کاکدانا من ئێمە خەریکی گفتوگویەکی دوولایەنە کەینتان بزانین خاص لە خیاڵستان و تەسەوراتە خەڵکی تێگەیگین. پس ئەوەی کە بەسەر ئێمە زاڵە ئەمانە بوو کە من وتم ئێمە نەمانتوانی بە شێوەی حیزبسازی وەکو فیدل کاسترۆ باتیستا بڕۆخێنی. ئێمە نەمانتوانی وەکو ئینقلابە سەراسەری درستە یەک مدلێکمان لە 57 تەجروبە کرد کە ئەمریکایی ساز بوو ئەما ئێمە نەمانتوانی ئینقلابێک دروستکەین وەکو ئینقلابە ڕووسیە وەکو ئینقلابە چین نەمانتوانی. دەرنەتیجە کارمان بوو بە چی؟ ئیستە کار ئەبێ بە چی؟ کار ئەبێت بەوانەی کە دنیای غەرب تەقریفیەکاتەوە. دنیای غەرب ئیستە ئێژێ چی بکەن؟ ئێژێ بەرە بە ئیسلاحات و بە سنووقی دەنگدان خەڵک ئیشی دەسەڵات بگرێتە دەست. ئەمە تەسەورترە دروستە کاردانا ئیستە حکوومەتە هەرێم دقیقەن ئەمە ئێژێ وانە ئێژێ هەرکە چارمان ئەکا بابێت لە سنووقت دەنگدان و چارمان بکە. دروستە دەوڵەتی جمهوری ئیسلامی شوایژی ئێژێ تۆ بێ لە پرۆسی سیاسیە بەشداری ئەەکەی بێ بڕۆن بەسرە سنووقت دەنگدان. تەواو ئۆپۆزیسیۆنی جمهوری ئیسلامیش هەرەمە ئێژن نابێت دەسەڵات لە ئێران بڕۆخێت دەبێ یەواش دەسەڵات سویچکە دەسەڵات دموکرات بکەینەوە تا سنووقت دەنگدان بوێت. خب ئەمە تەسەوراتە حاکمە بەر زێهنە ئێمەس لەگرا مردمێ موجود نییە. بزانە کاکدانای هەڵەبجەیی تۆ تەجروبەی ڕوخاندنە سەدامت هەست ئەکسەرە ئەم مردمی شەهسیان ساڵە 91ەوە بیر بێرمەوە. جەنابەت گوزارش بەوە من ئایا لەشکرە سەدام حوسێن ساڵە 91 کە ناویان یان ڕاپەڕین تێعدادەکەی لە سلێمانی و هەولێر کەم بوو کەمتر بووە؟ نا دروستە لە جەبهەکانەوە بوون بۆ خەڵکی تا ڕۆژە بەر لە ڕاپەڕین ڕانەپەڕی و فەرمانی لێیان برد و ئەوان
خەڵکیانە وردە ئەم نەسوورەکە و ئیشیان کوشت و ئەو کاریانە ئەکرد کەیان کرد لە پڕێکا دوای ڕۆژێک گشتی ڕژیا خیابان خەڵک پەلاماری ئەسڵحیدا پەلاماری ئەم نەسوورەکەیدا پەلاماری بنکە حکوومەتیەکانیدا چه اتفاقی کەوت من پێتێشم حکوومەتە سەدام حوسێن فقط سەدام حوسێن نەبوو پرسیارەکە ئەمە فکر ئەکەین دەریافتێکی دروستمان لە حکوومەت هەست حکوومەت کێ سەدام حوسێنە و ئێمە لە ژێرە گۆرانیەکە کە سەدام حوسێن و کیسی گشتمان ئەڕەقسین سەدام حوسێن تەسەورێکە حج کامان نەمان دیگە فقط لە تەلەڤیزیۆن نایبینین بەعکسەکە و کدامان یاگەیبینین فەرمانی لێوێ هەنێ لافیتە فڕە دریا خوارە و ئەمریکا فڕێدا خوارە و وتی سەدام حوسێن کاری تەواوە لە بینی ئەوەین ڕاپەڕ وابوو یاوانە دەسەڵاتە سەدام تەسویرە دەسەڵاتە سەدام شکیا بۆ ئێمە دەرکەوت سەدام حوسێن هیچێ نەبوو بێجگە لە کاکە ئەحمەد من تۆ دایکم باوکم سەدام حوسێن ئێمە بووین نە ئەوەی لە بەغا دانیشتووە تا دوێ کە فکرمان ئەکرد سەدام حوسێن ناڕۆخێ تا دوێ کە فکرمان ئەکرد فڵانە تا دوێ کە فکرمان ئەکرد ئێمە کارمەندی موەزەفی ئیدارەی کارەباین گوناحێکمان خۆ نییە مەعاشە و گەرەکمانە بیخۆین و ئێمە کەی حکوومەتین ئەم نەسوورەکە حکوومەتە ئێمە گشتمان حکوومەتین گشتمان چون ئێمە ئێستا ئەزانین چی بێژین چی نێژین بزان کاکدانا مسالە دەم ئێستا کەس نایەت بێتە ناوەم دیبەیتە قسەت کازانی بۆ بێژن خەڵک ئەترسێ ئەی گرن نا قسە مەکە ئەمە حکوومەتە خەڵک ئەزانێ لەکوێ قسە بکە لەکوێ قسە نەکە چی ئێشێ بێژێ چی ئێشێ نەیژێ ئەمە حکوومەتە ئەو خەڵکەی وا ئێستا جورئەت ناکاتێکی من توا قسە بکە حکوومەتە مەسعود بارزانی نییە پاڤڵ نییە خۆی حکوومەتە کەی ئێمە ڕزگارمان ئەوێ وەختی ئێمە ئەحساسکەین خۆمان حکوومەتی ئیستا پاڤڵ تۆی عەلی خامنەیی تۆی خۆتوە ئیشی خۆتویت وەختی ئەم اتفاق لە ئەکسەریەتە مەردمە ئێمە بکەوێ ناگەهان ئەوێنی یە اتفاقێکەکەوێ حاکمیت مەجبورە ئەوێنی ئیداراتی ئیش ناکە مۆزەفاتی ئیش ناکەن حاکمەکانی ئیش ناکەن کەس ناڕواتە سوراغیان بە قەوڵ و کوردیەکەی خۆمان کەس کەریان پێوە ناوەسێتەوە حاکمیت ئیشی چۆن خۆی نیشان بە ئەوجار پوڵە مەردم قەتکە نێڵە خەڵکی کارکە نێڵە خەڵکی بازرگانی کە دەبابە بێنێتە خیابان و کە من هەم وەلی خەڵک مەحەلی نانێ لە خیاڵ خەڵکان نییە بزانە کاک دانای هەڵەبجەیی ئمڕۆ ئێمە مناقشە ناکەین محەممەد مستەفا هەسیانە محەممەد مستەفا شخصیەتە تاریخیە یانە محەممەد مستەفا لە زەهن 9 ملیارد بەشەرە ئیمڕۆژیە کورەی زەمینە موجودە کاک ئەم مناقشە کە محەممەد هەسیانیە بووگە یانەوەگە دەردێ دەرمان ناکە ئمڕۆ محەممەد پێغەمبەر ئیسلام لە زەهن 9 ملیارد بەشەرە کوڕی زەمینە موجودە تا ئێستا لەمە تێگەین ئێستا گەرەکمانە بێژین ئاخێس چییە کاک دانای هەڵەبجەی من یەک مدلم باس نەکرد کە لە دیبەیتەکانە بەحسم کردەکە یەک مدلی تری دەوڵەتدانیان وەلی ئەم مدلە ئستعماریە و ئەم مدلە دروستترین حاڵەتی دەوڵەت دروستکردنە لە جەهانە یعنی واقعی ترین یانە بزانە کاک دانای هەڵەبجەی هیچ سوڵتانێ هیچ خاکێکی نەگرتەکە هیچ شمشێرکێشی هیچ کەسێکی جەم نەکردەکە مەگەر ئەدیانە ئیبراهیمی کە ڕەوایەتی مشتەرەکیان بووکە تەوەجۆ بکە ئەی ئینگلیس چۆن دەوڵەتی ئامریکای دانیا ئەی چۆن ئێلکوادۆر و ئیسپانیا و پۆرتۆقال و ئەمانە دروستکریان ببەخشن برزیل و ئەوانە دروستکریان خۆ تۆ وەختێک بوو ئەوەڵین بار ئەشنەفی ئیسپانیایەکان ئەڕۆنە ئامریکای لاتین فکرەکەی چیەکەن لەگەڵ ئینکاکانە شەڕەکەن لەگەڵ ئاستێکەکانە شەڕەکەن تەکە مایاکانە شەڕەکەن ئەوەڵین دەفع ئیسپانیایەکان قاچیانە خەنە ناوە قاڕەیە ئامریکای لاتین شارە بۆینەس ئایرسە ئێمڕۆ دروستەکەن
شار بۆینس ئایرس دروستەکەن بەڵام هەرچی ئەگەڕێن تەڵا نادۆزنەوە زێو نادۆزنەوە کەسیشکیشی وە دەورۆ نییە بیگرن پاش ماوەیەک چەند ساڵ بۆینس ئایرس بەرەدەن و ئەڕۆنە جێگەیەکی تر ئەم جارە شارێکی تر کە دروستی ئەەکەن نزیکە لە حوزەی تەمەدونە ئینکاکان و مایاکان بەرەبەرە حملە ئەەکەن قەبایلە ئەمانە ئەگرن و یەک چت کەشفەکەن خەڵکە ئینکا خەڵکە مایا و خەڵکە ئاستێک بە شدت ئستعمار پەزیرن استعمار قبوڵەکەن تەوەجۆکەی بە شدت پاشاکانیان بگرە بە فەرمانە پاشاکان گشتی تەسلیمەوە کەس شەڕ ناکە لذا بە خودعە پادشاکان ئەگرن بە نەیرەنگ پادشاکانیان ئەگرن یەک لە دوایە ئەمە لە ئەمریکای لاتین ئیسپانیا ئەتوانێت بەهێزە خودە ئینکاکان مایەکان ئاستێکەکان ئەمریکای لاتین دروستکە بریتانیا یەکان بە تەقلیدە هەمان کارکەرێکیان ئەوکو ئیسپانیایەکان بکەن چون ئیسپانیایەکان و پۆرتوگیەکان وان ئەمریکای لاتینە ناتوان بڕۆن ئەمریکای لاتین جێگەیان بۆ نامێنێتەوە تێنە ئەمریکای شمالی ئەمریکای شمالی تەمەدونی یەکجێنشینی ساختارمەندی وەکو ئینکا و مایا و ئاستێکی تیانە بۆیە ئیسپانیایەکان نەڕوودنە سەرەوە ئەوەڵین بار کۆمپانیە بە ناوی کۆمپانی نە حکوومەتە بریتانیا کۆمپانیەکی بازرگانی هەنی چوار پارەدار کەشتیەک ئەهەنێرن شارە جیمستاون دروست ئەکا لە ئیاڵەتە متحدەی ئەمریکای شار دروستەکە لەشکەری نەهەنارگە سەرزەمین فەتەکە شار دروستەکە یەک سوورپێسیش پەلاماریان نادا دەست ئەکەن وە شارە جیمستاون ئەوان پەی ئەوەن کە ناتوانن سوورپێسەکانی ئەمریکای شمالی ئستعمارکەن چون ئستعمار پەزیر نییەن یەک شاریان دروست نەکردن دوو پێگەی تەمەدونیە ئاوایە کە یەکجێنشینون نیەسیان و کۆچەرین و ناچنە ژێرەبارە کەس پس بریتانیا شروع ئەکا بە شارسازی لە ئەمریکا و هەرچی ئەڕواتە بەرەو ئەگەر ئێڵێک هۆزێکی سوورپێس کەوت کەسە بەرداشیان ئەی هاڕەن فرەیان کردە زیایە ئەو پرۆسێسی ئەمریکا و دروستکردنی ئەمریکایە کە لەلایەن کۆمەڵە کۆمپانیا و هاتن ویان دروستکرد دوای بوو بە دەوڵات ئەوە چۆن متابقەیە کرێدایە لە کوردستانی خۆشمانە یاڵێن لە کوردەواری سەرزەمینی خۆمانە هەمان پرۆسێس دروست بۆ کەوا ئێمەیان ئینقیاز کرد و قسانە ژەر چێکی خۆمان لە کاتێکان کورد سەرکەش و ئازاد بوو لەسەر باخ و ئاو زەرعەت و پشتوکاڵی خۆی ژیانێکی سادەی ژیانێکی جوانی ژیانێکی لەگەڵ سروشت و ژیانێکی بە معریفەت و فەرهەنگ و کولتوری باوباپیریانە ژیاوە و ئەو پرۆسێسەی کە هەمان شێوە دەستیان کرد بەوەی کە وڵاتێکی دەشتایشی گین لە هەندیە سوورەکان داگیرکەن بە سیاسەتی نیشتەجێبوون و دروستکردنی شار و کۆکردنەوەیان لە منتیقەیەەکە چۆن ئەوە لای ئێمە دروست بوو ئەگەر باسی سوورکەی بەڵام بە کورتی بوو ئەوەی ئێمە بتوانین زیاتر بەرگەشتەکان بکەینەوە تەسەوڕەکەم زۆرێک لە یاران لای خۆمانەوە زۆر مشتاقن بچنە ناو ئەم پرۆسەسە گەورەی ئاخێزەوە ببوورە ئەم قیامە گەورەی کە بۆ ئومەتی کوردی دروست بووە خۆیان تیا ببینین یا خۆیان بەرجەستە بکەن تیانە بۆی وردەوە دەبچینە ناو واقعەکەوە ئیتر وا بکەین کە ئەم بابەتانە کە دروست بووە ئێستا ئێمە چین تاکی کورد چیەکی ئەوانەی کە جۆمان لێ ئەگرن گەشتونەتەکۆ چ موئامەرەیەک و چ تەوتەعەیەک و چ پلانێک و کڵاوێک کراوەتە سەری ئەم میلەتە بەو شێوەی کە جەناب واز کرد چۆن ئەوان چون سەرزەمینیان گرتووە بە هەمان شێوە سەرزەمینی کوردەواری ئێمەش تاجیر کراوە بەڵام تەسەوڕەکەم هەم بەو بەرنامەی کە خۆن لە دیبەیتەکانی پێشووتریشا باسی کردووە بە هەمان شێوەیە بووە من حەزەکەم بە کوردی ئەکەر بە کورتیەکەی شێوەی کۆکردنەوەی کۆمەلگا و کۆمەڵە کوردیەکانی کە لەسەر زەوی وزاری خۆیانە و لە ژیانی خۆیان نابوون چۆن بە پرۆسێز من ئەوەی خۆم لە بیرم بێ طبعاً
زۆر دوور نەڕۆی ساڵی 79 کەلادەکان و گوندەکان و ئاوایەکانی کوردستانیان هەموو کردەوە و کردیان کۆمەڵێ بەناوی مجەمع و بەناوی کۆمەلگای عەسری یا سەردەمی هێنایانن کۆمەڵ تۆزە پارەیان نانێ و دوای هەمیانیان بە سیارە چکە سیاران نەبوو بەرازیلی و دوایی لە چوارچێوەیەک و لەناو پشتێکا دایان نان کاتێک زانیان پارەیان تەواو بوو و ماڵەکە ژەرەوەی تیاخۆن و ئەو سێرەکەن نە کاسپیانێ نەیسیانێ و شەڕیشە و مجبور بوون ئیشێ بکەن کە ئەسڵەن خۆیان بە تەسەوریان نەهات کە کابرای خاوەنی و عەزەمەتێکی سەرزەوی و سەرکانی و سەر ئاو پیاوێ بۆ شان و شەوکەتیە بۆ لە لادێکی خۆیان لە گوندەکەی خۆیانە ئیسەیەتەوە ناو مجەمەعێکی دروستکرا و کۆی کردنەوە هەمویانی کۆ کردەوە یانتوانی ئەم سەرەوە سەریان لێ بگرێ هەمیان بەرەن ئەنفالکەن ڕەنگیانکەن یا هەمیان بکەن بەڵام ئەمەیان نەکرد ئایا هەمان کۆکردنەوەی خەڵکەکان و نیشتە جێکردنیان هەرەوە نەبوو لای ئێمەش دروستیان کردووە ئەوەی تەمەنی من بێ ئەزانێت کە ئەمە کە ڕوویدا حزبی باس کردی ئایا پێشووتر چۆن بۆ کار پەیمان ئەوان چۆن بۆ کردووی کاک دانا بۆ خاتری ئەوەی ئێمە قەشەنگ پێی بووین چ اتفاقێ بەخۆ بۆ خۆمان کەوتگا و ئەم تەسەوراتە وەهماویەی لە خۆمان بشکێنین ئشی ئێمە نەتیجەکان سیرکەین تەوەجۆ بکە تا من بگەم بەو مەتنەی کە ئەو سوالەی کە جەنابە کرد و ئەم سوالاتی ئەخیرە کە کردە بزانە کاک دانا ئێوە ئشی سوالێکی گەورەتان بۆ دروست بوێت چۆن لە کەناری ئیاڵەتی متحدەیە ئەمریکا کە ئیمڕۆ پێشکەوتوترین بەدەسەڵاتترین هێز کۆرپۆریشنە جەهانە لە کەناریە تۆ مکزیکت هەست مکزیک 100 ساڵ پێشتر لە ئەمریکا دروست بووە بۆ مکزیک وای پێ نەهات بۆ ئەلکوادۆر وای پێ نەهات بۆ ڤێنزوئلا وای پێ نەهات بۆ برزیل وای پێ نەهات سوالە گەورەیەکامە زانی چۆنە لەبەر ئەوەی سەرەتای دەستپێکی ئیستعماری ئیسپانیا لە ناوە ئەمریکای لاتین سەرەتاکەی فەرقیە کردەکە بریتانیا نەک ئەوەی کە زۆر پیاوێکی چاک بێ فەرەخاس وێ بریتانیا مەجبور بوو بزانە ئیسپانیایەکان ئینکایەکیان دەستکەوت کەم ئینکا سوڵتە قبولکەر بوو بریتانیەکان سوورپێسێکیان دەستکەوت کە سوڵتەی قبول نەکرد لذا سوورپێسەکە ڕام نە ئەو بیوەستنۆ قەی هێشە زەوی پێهێشبان تۆ لە تاریخە ئەمریکا یەک سوورپێسە بەردە ناوێنیت ئیاڵەتە متحدەیان بۆیە چون بەردەی ڕەشیان هاورد سوورپێزیان نابود کرد لە ئەمریکا لذا ئەمریکا مەجبور بوو بریتانیا مەجبور بوو سپی پێز کۆچ با بۆ ئەمریکا پڕی بکا لە جەمعیەت کۆچ با بەجێی ئەوەی کە لە خەڵکی ئەمریکا بزانێت و ئێستا سەیری ناوچاوانی کاورایەکی شیلیایی یەکەی ناوچاوانی کاورایەکی کۆلۆمبیایی یەکەی خۆ لە ئیسپانیایی ناکات سوورپێسە بە ئیسپانیایی قسە ئەکا ئەمانە بازمەندەکانە ئاستێکەکان و مایەکان و ئەوانە نە ئەمانە هەمان قەبایلن ئمڕۆ بووگن بە ئیسپانیایی بووگن بە میکزیکی بووگن بە اتفاقێکە کەوتگە بریتانیا نەیتوانی ئەو جۆرە بریتانیاش فکریە کرد ئەتوانێ وەکو ئیسپانیایەکان بڕوات سوورپێسەکان بگرێت کاریان پێ بکە و بیان کاتە کۆیلە تا بتوانێ پارە پەیدا بکە نەیتوانی بۆیە بریتانیا هەدی خەڵکیش ناڕوات خەڵک کۆچ ناکە ناڕوا بۆ ئەوێ بۆ بڕوا بریتانیا هات چی کرد هات لەو ئەقەلیەتانەی وا لە بریتانیا لەژێر سەرکوبا بوون پێی وت زەمینتان پێدەم بێ بڕوان لە گراسە کە بریتانیا بڕێ پاشەکشە ئەکاتۆ ئەبێ بەوەی کە یەکسری نەهات لە ئەمریکا دروستەکرێت لە ئەمریکای لاتینە دروست ناکرێت ئەمە نکتەی ئەوڵە کە تۆ ئیشێ بیگریتی نکتەیە دووەم ئەمەسە تۆ کە ئەم تەزانی ئیشێ بزانی اتفاقێکە لە سەرزەمینە ئێمە کەوت کە دقیقەن هەمان کارە بە یەک تەفاوت سەرزەمینە ئێمە ئیسپانیا دەسی پێوە نەگرتگە بریتانیا دەسی پێوە گرتگە بە هاوکاریە کنیسە و کلیسا وەلی یەک فەرقی هەست تەکە ئەمریکا یەک فەرقی هەست و تەکە سوورپێسەکانە ئەمریکا یەک فەرقی هەست فەرقە ئەساسی وە گەورەیەوەسە بریتانیا تەجروبەی ئەمریکای هەست و ناتوانێ خەڵکی بۆ کۆچ با دەبێ ڕیختی بگۆڕێت
ریختە ئەم سەرزەمینە چۆنیەتی داڕشتن ئەم سەرزەمینە بگۆڕێت تا ئەو مەبەستەی کە گەرەکیسی لی دەرکات تا ئەو مەبەستەی کە گەرەکیسی لی دەرکات تەوەجۆ بکە ئەمریکا دوای مدەتێک هانەیان ئەدەن و خۆیان گەرەکیانە ئینقلابە لیبرالیستی لە ئەمریکا بکەن ئەمریکا کاندیدە ئەو کاراکەن تەوەجۆکەی اتفاقێک لە ئەمریکا ئەکەفێ ئەمەسە فەرقەکەی تەکە ئێمە ئەمەسە ئێمە فکر ئەەکەین دەوڵەتە ئێران دەوڵەتە تەبیعیە سەرزەمینە ئێمەس فکر ئەەکەین دەوڵەتە تورکیە دەوڵەتە تەبیعیە سەرزەمینە ئێمەس وەلێ ئامریکایی فکری ئەکرد کە بریتانیا ئەستعمارگەرە بۆ ئەمریکای 100 و قسوور ساڵ بریتانیای تەحمل کرد چون بە بریتانیا ئەیوت سەرزەمینە مادەر شانسێکە هاوردیان ئەمەسە کە بریتانیا لەو پەڕۆخیانوس بوو بۆ یە کەسێک وەکو تۆماس پێین کتێوە عەقڵە سەلیم ئەنووسێ ئێژێ ئەمە سەرزەمینە مادەر نیە ئێمە سەرزەمینێکی ترین ئێمە ئامریکاین و دروست ئەکەن هۆڤیەتە ئامریکایی کێشەکەی ئێمە ئەمەسە فەرقەکەی ئەمەسە ئێمە دەوڵەتە ئێرانیمان بۆ کریاگەسە دەوڵەتە تەبیعی لە چی وات کەسە دەرۆ لە زهورە تەمەدونێکی زەردەشتی پادشاهیە بە درێژەی 2500 ساڵ حکوومەتە قەومە فارس هات کەسە دەرەوە و تورکیا هەروە بۆیە تۆ ئستعمارگەرە بریتانیایی ناوێنێ بیرۆخی و داوای استقلال بکەی و تعریف خۆت بکەیتەوە تۆ بەر لەوەی بتوانی تعریف خۆت بکەیتەوە ئەوان تۆیان تعریف کردەوە بە ئێرانی تۆیان بە عێراقی تۆیان بە کورد تۆیان بە تورکیایی تعریف کردەوە بۆیە بریتانیا بە ئەزمونێک و تێتە سەرزەمینە ئێمە فێر بووگە بۆیە پێی ئێژن بریتانیا ئستعمارگەرە کۆن گورگە پیرە بارانی چاو پێکەوتکە بریتانیا بووگەسۆ ئۆسای داسانەکە ئیستە ئێمە ئینقلابیش کێشێ بکەین بەر عەلەیهە دەوڵەتە بریتانیایە ئێرانێشێ بیکەین کۆرپۆرێشن قوربان کۆمپانیە ڤیرجینیا ئەمریکای دانیا کۆرپۆرێشن بوو کۆمپانی بوو ئەوەی ئێرانی دروستکردگە کۆمپانیە ئێران کۆمپانیە نووسینگەز عێراق کۆمپانیە نووسینگەز دەوڵەتە هاتگە دەرە لە ناوە ئێرادەیە ملی و ناسیۆنالیستیە ملەتێکان نییە بۆیە تۆ وەختێ ئێژی ئێران کولە لەم کولە منفەرەداتیش هەن منفەرەداتەکە کێن بەلوچە تورکە تورکەمەنە عەرەبە فارسە کوردە تەوەجۆکەی ئێران کولە کورد جوزء ئێرانە داستانەکە لەگرا بۆ ئێمە تەواو ئەشێوێت کاکدانا من ئەم نمونەمە هاوردەوە بگەین بەوەی کە ئاخێز چییە ئاخێز چییە کاکدانا ئێمە بەجێ ئەوەی کە بڕۆین ئەسلحە بگرینە دەسمانەوە فعلەن 4 نەفەروین و بڕۆین بینە قەی دەوڵەتە ئێران و شەڕکەین و وەکو کوبابی گرین و کازانینە یا منتەزروین یاڵەتە متحدەی ئامریکا وەکو لەشکەرکەشی ئەسکەندەر بێت جمهوری ئیسلامیمان بۆ بخات یا حکوومەتە حەلیمان بۆ بخە یا هەر کەسێکی ترمان بۆ بخە یا فکر بکەین لە سنووقت دەنگدان و ئەتوانین تەحەول دروستکەین و حاکم بووین هیچ کام لەوانە نیە ئەمە گشتی ئادرسە خرافیە ئێمە یەک اتفاقمان بۆ کەوتکە قەبارەی سەرزەمینمان گۆڕیاگە ژیانمان گۆڕیاگە شار بە معنای دەورانە جەدیدە کۆرپۆرێشنی بۆمان دروست کریاگە هۆڤیەتە جۆرا و جۆرمان بۆ تعریف کریاگەسەوە ئیستا ئێشی ئێمە ڕیختێکی تر بە خۆمان بین لەزا ئەوەی تەبەلورە دەسەڵاتە ئێمەس بنیادنیانە دەوڵەتە تەوەجۆ بکە هەرچی تەعاریفە ئێشی فڕێی بین نە ئەوینۆ حیزب نە ئەوینۆ بزاف نە ئەڕۆین بە شێوەی سنووقڕاعی نە بە شێوەی ئەسلحەیە 4 کەسی و لە ژێرە ئەساسنامەیەک ئێمە هەر لە سەرەتاوە مادام دەوڵەت ئاخادە مردمان یەک سەرزەمینی گەرەکە تا تەسەورە دەوڵەت دروستکات ئێمە بە عنوانە تەسەورە دەوڵەت ئاغازە دەستپێکردنە دەوڵەتین باش تەوەجۆت کرد یعنی چی؟ یعنی ئێمە تەسەورمان کرد ئێرادەمان کرد کە دەوڵەتە کوردی دابنی تەسەورمان کرد ئێرادەمان کرد لە زێحنی هیچ کەسێک دەوڵەتە کوردی تەسەور نییە مەوجود نییە بۆ چون ئاخرین تیرە تەرکەشەکەیشی کە جوولەکە هاوردوێ ناوی سەرزەمینە ئێمە وە کردوێ ناوی زەهنە ئومەتە قەومی ئیتنیکی کوردی
مەسعود بارزانی لە ئاخرین پرۆژە و فەرمانە جوولەکە ئەمیشی ڕۆخاند ناوین یا سربەخۆییشی کرد بە ڕێفراندۆم ڕێفراندۆمەکەیشی سڕ کرد تەئاتر و نەمایشە دەوڵەتیە کوردی حتایە فەرامۆش بوو. باش کاک بمان لەوەی کە من ئاگادارم لە هیچ بژاوێکی سیاسی حتا ڕۆشنبیری هەتا تەنانەت تەسەوراتیشە ئەوەی کە هەبووە تایسەوە ئەو کراوە تایسە فکرێکی لۆکاڵی بووە و ئەوانەی کە زیاترش دوای ئەوانەی کە هاتوون چەند یەکدوانێکی ئیسلامی یا ئەمەی کە بە ناوی گۆڕان و یا بە ناوی نەوەی نوێمانە ئەسڵەن باسی دەوڵەت دەرناکەن ئەسڵەن کورد لەوێ بەس تەنها مجەڕەت ئامێرێکە لە ناو دەوڵەتێکا کاروبار دەژینەکە کاروبارتان بۆ چاکەین و ئیشتان بۆ ئۆکەین و خزمەتگوزاری و یعنی تۆ لە پرۆسێسێکی لە کۆمپانیایەکی تو کارمەندی ئەوەی ئیتر شتەکان بۆ چاکە ئەوەی کە غایبە لە ناو زهنی ئێستایی هەر کوردێکە زهنی دەوڵەتە تەسویری دەوڵەتە هەروەکو جەنابیش پێی ئیشارەتی پێیە مەسعود بەرزانی هات بە ناوی ڕێفراندۆمەوە ئەسڵەن ئەو خەڵکەی تووشی بێ هیوایی کرد وە سەرکردەکانی پێش ئەویشە ئەوانەی کە مردون و ئەوانەشی کە ماون هیچ کامیان جورئەتی باسی دەوڵەتی دروستکردنی دەوڵەت نەبووە لەوانەیە ڕۆژە لە ڕۆژان پەکەکە باسیەوەی کردو بەڵامی ساهاتۆتەوە سەر کولتوری مافی کولتوری فەرەنگی و چه حتا ئەحزابی مۆجودیش کە لە هینایە هیچیان هەدەفەکە ینی ئامانجەکان دەوڵەتی کوردینی و کاریشیان بۆ نەکردو و یەکێک لەو سەلمەندانی ئەوەشکە 2023 عێراق ڕووخا زۆر بە ئاسانی توانرات ئەعلانی دەوڵەتی کوردی بکرێت لەو بەشێک کە لە عێراقا بۆ بەڵام چون خۆیان عێراقیان تازە کردەوە هینیان کرد هەروەکو جەناب وتە ئایا با نەزرەی چکە بکەین ئەوەی کە تا ئێستا لە خلالی ئەم 200 ساڵی کە ئەو پرۆسێسی نیشتەجێبوون و هەڵوەشانەوەی کۆمەڵگەی کوردیان ئەوەی کە بە ناوی شۆڕش و کورد و کوردایەتی و هاتوێتە سەر ساحەکە جگە لە بەشدار بووە یا هاوبەشێ یا شەریکێکی ئەو کۆپەرێشنە نەبووە یا نا بۆ نەگەشتون یا خۆیان توانن ینی خۆیان ببوورە ینی ئێمە ناتوانین بڵێن ئەمانە خاین هەر خودی خۆیان کارجێڕی ئەو بەرنامەیە چکە تۆ کاتێک ئەزانی وشەیەک بە یەکێگەڵی خاین لەناو لە خەڵکەوە هات خیانەتێکی گەورەی لە خەڵکە کردبێ بەڵام ئەمان خۆیان خاوەنی ئەو بەرنامەیەن کە تۆی پێ لە ناوە بن بەو پرۆسەسی بە شار دروستکردن بە دەوڵەت دروستکردن بە ناوهێنانی تۆ بە 4 پارچەوە بە ناوهێنانی تۆ بە تەنیا بە کوردستان بە کوردستانێکی وەهمی کە نازانی کوێیە کوردستانێک پێت ئەوان چۆن وتیان کردیان بە 4 پارچەوە تۆ دەبێت ئیتیفاقی بەڵێ ڕاستەکەی 4 پارچەیە و ئێوە من مەمنونم کاکە لەبەرەوەی ئەو 4 پارچەتان داوا کردووە و ڕاستی شەکەن لە حاڵەتێکە ئێمە یەک بووین یەک سەرزەمین بووین و اعترافکردن و دانان بەو دەوڵەتانی کە دروست بووە تایسا و بەو ئەحزابانی کە تایسە لە سەحەکان ینی خودی بەشداریکردن لەو بەرنامەیە لەما خەڵک چی بکە ینی خەڵک من و تۆ کە ناچینە وازبێنین ئەمە ڕۆشنبیرە ئەمە نووسەرەوە ئەمە فەیلسوفە و ئەمە وێ هەروەکو جەنابیش لە دیبێتەکەوت و خەڵک چی بکە ئەم ئاخێزە بتوانێت لە ناخی خۆیان لە مێشی خۆیان لە تەسەوراتی خۆیان لە زەهنی خۆیان وەرگێت و ئەمە فۆنانەی کە جەناب و هێناوتەسە سەر ئاکتوێلیتایت و ئەم سەردەمەی کورد چۆن بتوانێت بیکە بە هێزێکی ناوەکی ناوخۆی خۆی وەکو ئەتۆمێک هەرکەس ببێت بە ئەتۆمێک و ئەو ئەتۆمە لە ڕۆژە لە ڕۆژان بتەقێتەوە چکە ئێمە هەر ئەو ئسلوبانی کە پێشووتر چەکدار کە و بچە شاخ و بچە ئەشکەوتەوە ڕاکە چیە چاکان دۆستمانن و دوو تەقە بکە و دوایی ئەو گرن و یا ئەوگرن یا ئەدامەکڕ و کوڕی خەڵکیان بەکوژن دوایەوە ئەچی نەتیجەکەی چییە؟ مفاوەزات ئەو تو ێژە لەگەڵ بەخا لەگەڵ تارانە لەگەڵ دووهینا ئەگیرێن و دوای هیچ بە هیچ نابێت نەتیجەکەشی ئەوەیە تۆ بی بە پارچی هەروکو جەناب وت تۆ جوزئیت
كورد إسا جزء العراق جزء لكل إيران كل وتركيا باز وقت كان اعتراف بينك إما قر أو دو آخر بو دولتين اعترافي بينك بلما كاكتانا أو مهمة كبيجي ترك بو اعترافي بينك بس أنا دولة بريطانيا بو خاطري وي دقيق إما بشيوينيت دو موديلي بكار بردقة موديل تركيا تأمين دان جزئك بسر أجزائي ترى بس أنا ترك الرجزي وقبيلة إيبون ترك قومي بون تركيا جركيسي أم جزء قوم تركيا تأميمي بدات بسر أجزاء ترى بسر أرمنيا بسر كردا مثلا بسر چركزا كاتكت أو دروسي كردگا سمركي إشي بيوتو چي إشي بيوتو أو موديلي كتو إشي قشتتان بونو ترك تابوينو كل ولي لإيران دولة إنجليز كاريكي ماهراني كرجع إيران مهمترين دولة يهودا يكم دولة يهودا بويا توجبك أوي كناوي إيران كسنية إيران كل انتزاعية للساختار وسازمان وتنظيمات الدولة يا دركويت توجبك بويا أمانة إيجن أجر دولة إيران نميني إيرانستان يشود بۆ چون کەس ئێرانی نییە بزانە کاکدانا هەڵەبجێی تۆ لەگرا پێرشیان نییەی فارسستان نییەی کاگەرەکیوێ جزء فارس تەئمین با بەسەرە گشت کەسێکە ئەم زیرەکانەتر ئەی خونجنێ چون قەرارە ئەمە وەچ بسێنێت ئەو تورکیەی دانیاگە گشتی بۆ خەساندنە کوردەوارەها تورکیا جزء تأميم أدا بسري أجزاء ترى أم لشتر كل أجزاء أخوة وإيهاري يعني تتصور تكر أجر تركياش إيرانش بيرشين بوا أبا حالتي كل همان سياسة يكن همان سياسة بوي إيران ناوي إيران أو عراقش ناوي عراق بلان قوم كانت يا ون بوكو تولي وكو جناب طلي يعني بو عراق وإيران ناوي شي معنوية نازاني ناوخنا شيء نا عراق وسوريا فرقك داستانيان تك تركيا وإيران چون تركيا وإيران ادعاء أكري لدل دو إمبراطورية دريج داين تاريخي واحد كن يعني بقايا بجيما وكان آسواري دو إمبراطوريين يكي كان إمبراطورية إيرانية وآخرين بازني ممالك محروسية قاجارياز تركيا إمبراطور بيزنطين فتح كرياغ بدس السپاه الترك إسلام سلطان محمد الفاتحة لبشت حفصت صال حكومة إمبراطورية عثمانية وعد كسدرهم أم دولة تبيعين أما توجهك لتركيا ظاهرا قبلا أجزاء لجير كل كجنبون أو كل تشبو إسلام السني إسلام وإسلام السني لا إيران لجيرة شيء جنبونو لجيرة تشيع الصفوية تو آلق رازاني صفوية كار كردي چيه بو چي دروس كرياغا بو چي لبرانبر عثمانية صفوية هست كي ام امبراطورية دروس كردگا بو دروسيان كردگن بسا بو خاطري جواوك واضح تر بمو خاص بيكمو خاص واضحي كم بفهمين چه خبره وآخيز گركي چي بكن بزانا تو إشي يك بيناسيك ابتداء بكي لوي كتك كيا ترفي كاغدانا هەڵەبجەی من نەک لەبەرەوەی کە ناێژم تەئسیرینەوەگە قەوم و کەس و کارم شەهیدە حیزب و کوژیاگە حیزب بووگن ڕاستی من شتێ بێژم کوژیاگ لەناو فەرهەنگە شەفاهیە مردمە ئێمە بە ئینسانێک بێژریاگە کە لە حادسەیەکا بێ ئەجەڵ مردگە کوژیاگیان پێوتکە بە قەورسانیش ئێژن شارە خامۆشان بە شارێک کە کڕوکەپێ دێژن چمانی خاڵکە خامۆشان یان ڕژانگەوە سەریان تەوجۆکەی یعنی شارە خامۆشان قەورسانە گۆڕسانە ئۆکەی بابێنە سەر ئەم مەقولە بزانین ئێمە تەک کیا تەرەفین بۆچی ئێمە ئەمە حاڵمانە بزانە تەمامە کەسانێک کە لە ڕەوەند وەکو تۆ وەکو من وەکو براکانت وەکو کەسوکارە من خاڵۆم مامۆم وەکو تەمامە ئەمانەی کە ئیستا گوێ ئەدەن و هەرکە میکرۆفۆنەواتە بەریایەژێ شەهیدم داگە و قوربانیم و بە و بەختم لەگرا یەک چت ئێشێ بێت ئێمە قیاممان بەر عەلەیهە زۆڵم کردگە یا ئێمە بە شوێنە قودرەتە کورداچووین کامیان ئەم دووە خەیلی مهمەها بۆ من
بۆ من چوون بووم بە کۆمەڵە چون من گەرەکم بوو بەرەو دانانە دەوڵەتە پرۆلتاریایی بڕۆ و دەوڵەتە پرۆلتاریایی کوردی لەگرا قدرەتم تعقیبە کرد تەوەجۆ بکە لە کنارە ئەمە حزب ناسیۆنال سۆسیالیست دموکرات بەشداری لە دەسەڵات تعقیبە کرد بەشداری لە دەسەڵاتە حاکمە دوو تەفاوت عمدەی هەست یەکێکیان قدرەت تەڵەبە یەکێکیان سەهمخواهە حزب دموکرات سەهمخواه بوو من ئەم بەسترە تاریخیە بۆ ئێژەم تاکێ وەکو من دروست ئەوێت ناڕوا بە شوێنەوەی کە قەوم و کەس و کارەکەی ئیکەنەوە پێشمەرگە بە شوێن سرودە هۆکاکە پێشمەرگە ناڕوات شۆڕش گێڕە قارەمان نه یەک عنسرێ لە وجود منە لە سەروەریا مەوجودە کە فکر ئەەکەم ئشێ بۆ خاتریوی نیشان بەم ئینسانێکی ژیرم ئەوەنگاردوم بۆ خاتری ئەوەنگاردوم ئێشێ چەپوم بۆ خاتری ئەوەی چەپوم ئشی بڕۆ مناوە حەزبێک تەوەجۆت کرد تاگرە داستانەکە بگرە کەسێک وەکو من و کەسێک وەکو جەنابەت کە بە مەعرفەتێکی دەسەڵات و بەشداری لە کارە سیاسیەکە ئەو وەختی یەواش یەواش لاپەڕەکانی بۆ لا ئەدرێت و لە بێ سەمەریە لە بێ کاریە لە ئینحرافێکا کە لە ئەو مەقولەیە کە پێی ئێژێ دەسەڵات ئەیوێنێت بزانە کاورا ئێژێ قوربانیم داگە دروست قسە ناکە ئێمە ئەگەر چووگین ئەسڵ هەمانگر کەسە دەسۆ تەلاشە بۆ قدرەتمان کردنە نەوجین قوانە هیچ کەسی تەلاشە بۆ قدرەتمان کردگە کە ئەم قدرەتە گشتی سەمەرەکەی خوا ئەگەر واسە جایسە بابێنە سەر مەقولەکە کە ئێمە چۆن پێی ئەوەی ئەم داستانە دروست نانەست ئەم داستانە جعلیە ئەم داستانە فەیکە تۆ بۆ ئەمە ئیشی بڕۆیتە بەستەرە تاریخیەک بزانم با من لە ئادام سمیتۆ دەست پێ بکەم ئادام سمیت بەر لە ئینقلابە سەنعەتی و داخڵە ئینقلابە سەنعەتیان چێکە پێژن ئینقلابە سەنعەتی لە ئوروپا ناگەهان فیلسوفە سکاتلەندی باوکە لیبرالیزم کتابێکی نووسا بە ناوە سەروەتە ملەل کاکدانا خەیلی کە گەرەکەوە بێژن ئادام سمیت باوکە تەمەدونە ئەنگلا ساکسۆنی یاڵەتە متحدەی ئەمریکا بریتانیا نوکتەیەک مەترەحەکە ئێژێت بۆ گوزارە بە دەورانە سەنعەت تۆ پێویست ناکە زانستە بوێت بزانە ئەو تەسەورە بگرە کە ئێمەمانان فکر ئەەکەین بۆ خاتری ئەوەی بووین و ژاپۆنی ئێشە بڕۆین بووین و دکتۆر بۆیە تو ئەوێنی سەفتە سەفتە دکتۆردا کەفتگە بۆگەن هەجت فاقی ناکەوێت لەسەر زەمینێ ئادام سمیت ئێژێت کە بۆ ئەوەی بوویت بە وڵاتێکی سەنعەتی پێویستیت بە فەناوەری یا تەخەسوس یا پسپۆڕی یا دانش بە تەنهایی نییە نەگەرەکە یەک ئەسڵە مهمی هەست ئەن باشتە سروەت یعنی زەخیرەکردنە پوڵ سروەت زەخیرەکردنە پوڵە کە بەعدەن ئەتوانێ سەرمایە گوزاری بکات و سەنعەت تەولید بکات پس لەگرا ئادام سمیت ئێژێ کەسانێک کە پوڵ پەسەنداز ئەەکەن ئینسانهای مهمێکن کەسانێک کە پوڵ خەرج ئەەکەن جامعە نابوو دەکەن نه تەوەجۆ بکە لەمە یودوان نەغ دەکرێت و ئاغای ئادام سمیت خراو نەغ دەکرێت و چون ئەگەر تۆ هەر تەولید بکەی کەسێ نەیسێنێ تۆ ئەوی تۆ ئەم باشتە پوڵە ئەم باشتە پوڵێکە ناکەوێتە ناوی چەرخە و پێی ئێژن احتکارە پوڵ و ناکەوێتە ناوی بازنەی اقتصادی پس تۆ ئەوێنی پرۆسەی وە سەنعەتی بوون لە ئاڵمان فەرقەکە لە ئینگلیز فەرقەکە لە ئاڵمان لە تەریقە بانکەکانەوە اتفاقەکەوێت لە ئینگلیز لە تەریقە پوڵدارەکانەوە اتفاقەکەوێت توجارەوە اتفاقەکەوێت کە توانی گیانە پوڵ پەسەندازکەن و ئەن باشتە سروەتێتکەن بە خۆڵ خۆیان ئەم نکتە ئەگەر بیگری ئەوێنیت نەزەریە ئادام سمیت بنیانگوزارە لیبرالیزم و مشخصەن سیستەمە جەهانیەکەم ڕۆ خەریکی ئەیوێنی کە لە ژێر ئەمە خەریکە کارەکە بە پێچەوانەی دنیای نەئۆلیبراڵی ئەم ڕۆژە بە پێچەوانەی اقتصادە کنزیە ئاغایە کە کنزیە بریتانیاس
چون لێو دووە داستانەکە ئەوەی کە مارکس مەترحیەکە ئەوەی کە اقتصاددانانە تر مەترحیەکەن کۆلەن منقەلەبە بێت مەسەلەی عەرزە و تەقازاتێ مەسەلەی مبادلەتێت و ئەو ختمێتێک کە ئەمڕۆ ئێمە واین تیا پس لەگرات و یەک اتفاقە وێنی ئەگەر قسەی ئادام سمیت لەو سەر و بەندە دروسە سوال ئەمەسە انقلاب سەنعەتی بۆ لە کوردەوارە نەکریا ئەمە سوالە خێری مهمێکە ئایا ئەنباشتە سەروەت موجود نەبوو ئەمە سوالە مهمێکە یعنی پول زەخیرە نەکریا و سەروەت موجود نەبوو جواب چرا موجود بوو سەروەت موجود بوو وەلێ ئەمە جواب ئەدرێتەوە ئەمە خێری مهمە کە بفهمی ئەمە چۆن جواب ئەدرێتەوە ئەمە وا جوابی ئەدەنەوە کە ئوسوولەن جامعەی ئێران جامعەیەکی کۆتا مدەتە درێژخایەن نییە لذا ئەوانەی کە تێنە سەرەت دەسەڵات و ساحێب و پوڵن لە ترسە مسادرەکردنە دەسەڵات و پوڵیان و لە ترسە غارەتە پوڵیان سەرمایەکانیان ناخەنە گەڕ و پوڵ ئەمباش ناکەن خەرجیەکەن بۆ ئێمە اتفاق ناکەفێ تاگرا ئەگەر هاتین ئێستا ئێمە تێنە سەر ساختارێکە دەوڵەتی ئێرانی لەسەردانی بزانە کاکدانا ئەمانە بۆ خاتریەوەی ئێمە منحرفکەن حاڵیمان نەوێ ئەم کۆڵەکە ئیستا بەحسم کرد بە تۆ یەک پەیامەدات یەک پەیام سێ مەسئلە ئێرانیەکان تەرحیان کردن کە ئێرانیەکان نییە جوولەکەس بۆ خاتریەوەی ئێمە بۆ دواکەوتین ئێمە وەکو ئومەتی کوردی بەبەسەوەیە نەنا ئێمە وەکو ئێرانی ئەوان وەختی کە ئێژن ئێران ئێمەشی واتیا تەواوی سەرزەمین و کوردەوار منزوریانە بەڵێ باش ئێمە بۆ دواکەوتین جوابە ئەوەڵیان شێوەی تەولیدە ئاسیاییە ئەوەی کە مارکس بەحسیەکە جوابە دووەمیان ئیسلام وحملەیە عەرەبە ئەمە جواوە دووەمیانە جواوە سەوەمیان کە لە گشتی مهمترە استبدادە و ئێژن استبداد حاکم بوو بە بەرەم سەرزەمینە سێ نقطە مەترحەکەن استبداد يعني ديكتاتورية فرقك استبداد بمن توزيع بم بزانا absolute power فرقك استبدادا شون استبداد بزانا كابرايا كابسولوت باور قدرة مطلقة أو كباشا كان أوروبا لدوران الرنسانس بون أمانا مجبور بون لهني ياسا وسنة بيرويب كان خوش أنا نتواني بين الجي بي بلام استبداد بو معناسا كالشخصيك خوي قانونه خوي هەرچیشتە بەڵام پادشای بریتانیا نێتوانی هەر کارێ بکە دروسە قدرەت مطلقە بوو بەڵام مەشیایە بەر ئەساسە سنەت و قوانینێک کە دانیاگە ئەمەڵ بکا لەو حەوزە پادشاه بریتانیا نێتوانی جێنشینە خۆی تعیین بکە نێتوانی ئەوەڵین مناڵە لە دایکبووگە نێر تاج و تەختە ناو بوو نێتوانی یعنی ئەو سێ هۆکارە بووە کە لە سەرزەمینی ئێرانە بوونەتە هۆی ئەوەی کە دواکەون یا پێش ناکەون نەنا خۆیان وا ئێژن ئەمە کێ ئێژێتی کۆرپۆرێشنەکە وا ئێژێ ئێمە کاتە مێشتەوە بەڵێ آخر ئەمان یەک تۆمتۆراقێک و یەک ئەوجە حکوومەتێکی ئیسلامی و علم و فنون بەحسەکەن لە جێگەکە قەتی زەمێنێ لە ئەوروپا جێمێنێن بعد سوالەکەن ئەرێ ئێمە بۆ جێمای سێ جوابی پێدەنەوە کە من وتم تەوەجۆکەی بزانە ئالەگرا خەڵەتاندنێ موجودە ئێمە اتفاقەن پێی ئەوەین کە لە 300 ساڵە ڕابردووە بەر بە ئێمە ئەگیرێ کە ئەم تاحوڵمانەتیا بکەوێت نەک ئەوەی کە نەمانتوانی بەرمان پێ ئەگیرێت بزانە کاکە دانای هەڵە بجەین ئەمڕۆ ئینسانی کوردی لە سەرزەمینە کوردەوارە نەک پێش نەکەوتووە بەڵکە لە 300 ساڵە پێش گیری کردووە نمونونەکەی کڵاشە هەورامیە تەوەجۆت کرد کڵاشە هەورامی مەحسوڵە شیکە 300 ساڵە پێشە نە ئێمڕۆ چرخەیە سەنعەتە کوردی ئیتر تا بە ئێمڕۆ ئابدەیت نەوگەسەوە کە ئێمە ئێمڕۆ فاخرترین کەوشە دنیا دروستکەین
نەوگەسە تاوا فاخرترین کەوشە دنیا ڕۆ ئیتالیا دروستیەکە تۆژۆکەی ئێمە هەنووز لە کڵاشە هۆرانیا گیرمان کرد بەم منوالە ئێمە عەقڵمان لەو وەختە کە عەقڵە کوردی بوو ئیمڕۆ عەقڵێکی بۆگەنی زایعە کە ئەسڵەن دەرکێکی لە دنیای ئەمڕۆ و لە گوزەشتەی خۆی نییە بە شدەت خەسیاگینێنە و بە شدەت لە قودرەت کەوتگین پس ئەم سێ مەقولە کە ئێرانی تەرحی کرد و غەربیەکان تەرحیان کرد بۆ تو دروست ئێمە نە بە ئیسلام دخریاگینە دواوە نە ئەوەی کە ئەنباشتە سەروەتمان نەبووگە نە ئەوەی کە گیان و ماڵ پارێزەر نەبووگە جا ئێستا ئەمانە بۆ خاترەوە ئەم تێوریە جێبخەن نمونەی لە تاریخە معاسر تێرنەوە تاریخە معاسرە 200 ساڵە 200 ساڵەیە ئەم کۆرپۆرێشنە ئێرانیە تا ئێمە ئەمە بەڕەسیکەین بفهمین چه خەوەرە لەم سەرزەمینە چی بە ئێمە قۆڵیاگە جنابە سوعالێکە کردوتە ئەرێ کاکە بە نەزەرە جنابەت ئەوە اتفاقە لە ئەمریکا کەوت بۆ ئێمەش کەوت جنابە وا سوعالە کردوانی بەڵێ و منی جوابم داوە وتم بەڵێ بەڵام شێوەکەی فەرقەکە تایبەتە تایبەتمەندی خۆی هەست تایبەتمەندیەکەشی ئەوەسە کە لە ئەمریکا ئەوەڵ دەفە حاکم دەوڵەتە ئینگلیسە ئیستعمارگەر بوو دیار بوو وەلێ لە ئێمە فکرەکەین مەسعود بارزانی خۆی هات کەسە دەرەوە فکرەکەین دەوڵەتە ئێران فرە شیرینە دوای 2500 ساڵ دروست بووگە فکرەکەین دەوڵەتە تورکیە فرشت قەشەنگێکە دوای پشتەکەی عوسمان بابا دروست بووگە ئێمە وا فکرەکەین ئێمە فکرەکەین ئەمە ئەم کاکەمان ببرە قسەکەشم پێ بڕیت ینی مەبەسە ئەوەیە ئەو دوژمنەی کە لە چوارچێوەی زەهنیەتی ئێمە بۆیان دروستکردنی ئەیەن بە شخصێکی وەکو سەدام یا شا یا ئەتاتورک هەر خۆیانن ئەو بۆ تەحلیل دەکەن یعنی مەبەسمەیە کورد خۆی نەیتوانیوە تا ئیسە دوژمنە ئەسڵیەکەی کە بۆتە مای سەر وێران بوونی ئەو سەرزەمینە نەیدۆزیوێتەوە بۆکو پرسیارێک کەم ئایا دۆزیوەتی یانە دوو ئەی خودی خۆی وەکو کورد خۆی دۆزیوەتەوە تا بتوانێت دوژمن دۆزێتەوە یعنی ئەچەر جەدەلێکی فەلسەفی من خۆم چیم تا بزانم بەرامبەرەکەم چی هەمان پرسیاری جەناب کە هەمان وەڵام لە جەناب دەستکەوتە تۆ شتێک نییە بیڕوخێنیت تا بڕۆی تۆ شوێنی خۆی ئەمانە کە دروستیان کردوون ئەم شتەوە لە تەسەوراتی توایە هەروەکو کە منود تۆ نوێنەری ئەوەی کە پێڵەن عێراق و عێراق چییە یعنی عێراق و بینایەک نییە و بینەوە لە ئەخیرا هەموو عێراقەکەی سەدام حوسێن لە ئەمنە سوورەکان مایەوە بە 24 سەعات تەخت بوو بە ڕوخاندنی ئەو حکوومەتی عێراق کە پێ ئەوتان حکوومەتی سەدام و پێنجەم دەوڵەتی عالەم و فلان و پیسار نەما هەمان پرسیار لە ڕوانگەی جەنابتەوە لە مەفهومی سیاسی ئاخرزەوە ئێمە توانیمانە یەک خۆمان بدۆزینەوە دوو دوژمنی بدۆزینەوە یا لەلایەن جەنابتەوە دۆزراوەتەوە من حەزەکەم بە کورتی پێمان بڵێ چکەوە ماوەیەک کە چۆ بەسەر دیبێتەکەمانە زیاتر بڵاومان کردو من حتا بتوانم حەزەکەم لە ناوبینی لە ئێستای خۆمانە ینیکەین لەم دقەیە کورد دەزانێت دوژمنی چیەیە کورد نازانێ وەڵام ئاخێز معرفی کردووە منیش ئەوم بزەبت منیش ئەوم یەکێک کە لەوانەی کە ئەگەر کورد منزورتان تماشاکە با من ئەمە ساحەیەکەم ئەگەر کورد منزورتان ئەم قەومەسە وا ئیستا وەم بۆ شێوازە قەومیە شەرواڵ لە پێ و نازانم چێنا بەوەی کە کورد بەو دنیا دیدەی کە پێڵن جیهانی کوردی دۆزیوەتی ئەمە یەک دوو دۆست ئەمان با بۆ کوێ ئەمە کورد هەموو تاکێشی ئێمە تەسەور ناکەین لە تەوەهومایە وازانی ئەگەر قامەکەی و محافوزەکەی و سەرۆکەکەی جامانەی بەسەرەوە یا کوردی قسەیان کردیترەوە تەواو کۆتایی دنیای کورد گەشتە دەسەڵات ئایا ئەم دەسەڵاتە ئەوەیە کە وەکو جەناب برای ئێمەش خۆی یا بەشەید و باوکمان بوو بە ئەتفال و براکانی کەسوکارمان و کوڕەکانیان و هینەکانیان لە شەڕەکانە خۆیانیان بکوشت بۆ ئەوە بوو کە بگەینە ئەمەی کە بەقاس وەکو سویتی سیارە دایخا پارە نەنێرێ بمر لە بەرسا یا ئەوە بوو کە ئێمە هەمومان داوای دەوڵەتی کوردیمانە کرد و دەسەڵاتی کوردیمانە بۆ خۆمان خاوەن و شانازیەکمان لەبێ وڵاتێک ناوی
کوردەوار بێ یا نای بنێ هەرچێکیش بەڵام نەیمێ کورد بۆ دنیا دیدەی کە خۆی هەیەی بەشداریکە ینی من ئالێرایە ترسی ئەومەیە زۆر ترسێکی گەورەمەیە من حەزەکەم میشارە بم بۆ هەموو جوورگانەشی کە هی نەکات بەڕاستی ئەگەر ئام بەم شێوەیە بڕۆین و لەگەڵ ئەم مەتنەی کاکپەیەمە ئەپەیمانە نەڕۆین و کراسی نەکەین و لەگەڵ یان نەبین تەمەنی کورد کە پێڵن کورد لە قەبسەکە ناگاتە من وتم 100 ساڵ بەڵام کورتم کردووە لەبەر لە دوای دیبیتێک لەگەڵ پەیمانە ناگاتە 20 تا 50 ساڵیکە شتێک نامێنێتەوە تۆ تەماشای مەسیری هەولێرکە مەسیری کەرکووکە مەسیری خانەقین وردە وردە بچوو کە بێتەوە ئەو لەم ڕۆژانە شایکەن بە دوو کردەوە دوو کردە ژێرێکەوە کاتێکە مێنی سێ چوارەش کەوتو بۆ نامێنێت کە دەسەڵاتی بەسەر شتێک نامێنێ ناوی کورد ئەوە کوردەکە ئیسە هەیە ئەی ناسنەوە ئەو کوردە ناسرێتەوە نایناسیتەوە کاکە بە چیا بیناسیتەوە گوڵە باڵزەیشون و ئینتەرنێت و دار و بن ڕۆژانە بۆمباردمان تەکا قەسفتەکە بەم شتە پڕگوچانی کە لەسەر لە دنیای ئینتەرنێتە هەیە ون ئەبن ئەم ون بوونە من تەسەورەکەم هەر ئەوەیە کە ئێمە دوژمنمان نەدۆزیوەتەوە جا حەزەکەم کاکمان ئیشارەتی پێبی بۆ وامان لێ هات بۆ بۆ پۆتانسیێڵی ئەومانیە ببین بە دەوڵەت ینی ئێستادادی ئەومانیە ببین بە دەوڵەت یا کۆمەڵە فاکتەری کێیە کاکدانا ناکرێ بڵاوی نەکەی تۆ تەوەجۆ بکە بزانە هیچ دەوڵەتێ لە خۆی وە دروست نەوگە بزانە تۆ ئەگەر ئیمڕۆ حەز بە دموکراسی ئەەکەی حەز بە ماف ئەەکەی حەز بە ماف مرۆڤ ئەەکەی حەز بە ئەمانە ئەەکەی ئەمانە هەمویان تاریخێک وانە پشتیانە تۆ ئیمڕۆ ئیشێ بزانی حکوومەت یعنی چی شەرعیەت یعنی چی چۆن تۆ پێش ئەەکەوی چۆن تۆ دوا ئەەکەوی مەسەڵەن تۆ بۆ ناوێ بە خەڵەتی بەرهەم ساڵح خەڵەتێنێ بۆ خەڵکە ئێمە باوەڕیان بە کەس نەماگە هەرکە قساکایژێ ئەمان خەڵەتێنێ بۆ وا فکرەکاتۆ چون هیچ کەسێ شەرحی هیچێ ناکاوە خەڵک فکرەکاتێ ئەگا و خەڵک تێ نەگەیگەوە خەڵک تووشی وەهم بووگە تووشی وەهمە بۆیە ئێتۆ ئەشی ئەم وەحمە بشکێنی تا تۆ دنیایەکی دواقعیتر دروستتر و حەقیقی ببێنی تۆ تا بتوانی کارکەی من خەریکم پێت ئێژم تەسەورات چۆن بوو داستان چه شکلیە و ئیستا گەرەکمانە غروت بکەین بە دروستکردنە دەوڵەتەکان لە منتەقەی ئێمە کە خوجەکەی بوو بەوەی من و تۆ بووینە کۆمەڵە و دموکرات و یەکێتی و پارتی و ئەسڵامان گرتە دەست و هەڵەبجێت اتفاق کەوت و ئەنفال اتفاق کەوت و ڕەو انتخاب اتفاق کەوت و هەزاران هەزار ئینسان کوژریان کەچی خروجیەکەم ئەوەی کە ئمڕۆ دەسمانی گرتگە ملەتێکی دا پرۆسیاگی بێهویەتی بێ سەروەری بێتەوانە ئێمە نە هێزمان هەست نە سەنعەتمان هەست نە عیلممان هەست نە هێزی ئیجتیماعیمان هەست نە یەکێتی و نە چیرۆکە مشتەرەکمان هەست هیچێکمان دەربێترین حاڵەت چوار کۆرپۆریشنە هەڵشکیاگەن کە چەپ و ڕاست خەریکن مردم نابود ئەەکەن وانە بەسەر دەستمانەوە دە ئێشە ئێمە ئەمە تعقیب بکەین بزانین بۆ ئەمە اتفاقە کەوتکە بێ بۆ من و دانا نەوین لە ئەسڵحە چوین براکەی دانا چوو وە شەهید بوو چوو وە کوژیا بوو چوو ئەم کارەی کرد چی پاڵی پێوەنیا و بۆ ئشتبا کوژیا بۆ بە غەڵەت کوژیا بە غەڵەت کوژیا هێزیدا بەڵام بە غەڵەت کوژیا بۆ ئیمڕۆ مردمە ئێمە بەرهەم ساڵح تێت و شاسوار تێت و هەر کەتێ قسەی بۆ ئەکا چەپڵی بۆ لێدا یا باوەڕی پێکا یا باوەڕی پێ ناکا چون بەرهەم ساڵح شەرح نادا خۆشبەختی یعنی چی لەکوێ هاتکە بەچی ێژن خۆشبەختی تا ئەم خەڵکە بفامێ بە دەنگێف کفڕەیە داتە ناوی سنووقەکە بەرهەم ساڵح کاتە ڕێیس جمهوری عێراق خۆشبەخت ناوێت اتفاقی کەوتگە بەرهەم ساڵح مەئمورە کێس خەریکە چی خەریکە خوێن بە کێ ئەدا ئەمەی کە خوێنی پێدا چییە وە فکرەکە کە ئەمە خۆشبەختیەکە تۆجۆکەی بابینە سەرەوەی کە جەناب سوعال کرد ئایا سەرزەمینە کوردەوار وا گیریا کە ئەمریکایان دروست کرد جوابم داوە بەڵێ وەرێ فەرقەکەی ئەمەسە لە ئەمریکا مردم فکری ئەکرد وا لە ژێرە دەسە حکوومەتە دایکە بریتانیا کە هەزاران کیلومتر لەو بەری ئۆقیانوسەکانەوە بوو بەڵام من و تۆ ئیمڕۆ لە کوردەوارە فکرەکەین کە دەوڵەتێکی تاریخی لەسەر ئەم سەرزەمینە ئێمە حاکەمە ئێمە یا نۆکەر عوسمانی بووین یا نۆکەرە قاجاریە و ئێران بووین ئێستەیش بەش کریاگین دوودانە زۆڵەزا بەناوە عێراق و سووریەش دروست بووگن سەرزەمینە دایکیەکان کە ئێران و تورکیان ماگنەوە ئیخوانی تورکیە هەرچی تەریقەتی و خانەقایی و هەرچی شیعەباز و هەرچی شاهەنشابازە ئێرانیە هەرچی ئاریایی بازە ئێرانیە وایە وانە
ئەمە و کەسافەتە زۆڵە بەردەسەیەمە خۆ با ئێمە شەرحی کەم زانین دەوڵەتە ئێران لەکەیوە دروسەوێ دەوڵەتە ئێران لە 200 ساڵە ڕابردووە دروسەوێ دەوڵەتی تورکیە لەکەیوە دروسەوێ لە 200 ساڵە ڕابردووە دروسەوێ شەرحەمدا وتم تۆ بۆ ئەوەی سەرزەمینی بگری ئیشی چی بکە ئیشی دا بمەزریت وانییە تەواو ئەمانە تێن چی ئەکەن دا ئەمەزرێن بەشێ لە خاکە سەرزەمی کوردەوارە ئێمە کە بەناوە خۆیان بیزانتین و ڕۆمەن بووبن و ئیمپراتوریان بووگە چۆری ئەکەن ئەیدەنە دەسە ئیدەیەک بەناوە تورک دروستەکەن یا یەهودی ئیدەی یەهودی تێرن بڕێک بە هاوکاریە هزارە رووسیە بڕێک مغول بەناوی یەهودیە خەزەری تحتە ناوە تورک کۆچە دەنە سەرزەمینە ئێمە لەم لاوە شۆڕیەکەنەوە لە ئاستاراوە شۆڕیەکەنەوە بەرەو تەورێز و تکاب و بەرەو ورمێ و ئەردەبیر و شۆڕیەکەنەوە ئەمە 200 ساڵ ڕابردووە تەوەجۆ بکە خەریکن کانونە تەجەموع دروستەکەن تەراکم و شار دروستەکەن من ئەدووەم و سەرە فەکتێک لە محەممەد عەلیە کاتوزیان هۆمایون محەممەد عەلیە کاتوزیان ئوستادە فەلسەفەی تاریخ لە دانشگاهە ئەکسفۆرد ئێرانی کە تاریخی نووساگە بۆ ئێران و خەریکە بەڕەسی ئەکات کە بۆ ڕەوەندە ئێران بەگراکێشیاگە ئاغای هۆمایون کاتوزیان ئەم مەقولاتە ئێژێ کە من بۆت بەحسەکەم ئاغای کاتوزیان ئێژێت سێ عامل کە عاملە قدرەت و پێشڕەفتە لە ئێرانە مەوجود نەو یەک عاملە ئەووەڵ چۆنیەتیە مەشروعیەتە جێگەنشینی شەرعیەتدان بە جێگەنشینی سوڵتان دوو کۆکردنەوەیە پوڵ ئەم باشتە سەروەت دروستکردنە سەرمایە سێ پارێزراو نەبوونە گیان و ماڵ جایسە تەوەجۆ بکە لە بەشم مالکیەتە ئێژێ دووکەکانە ئوروپا کۆنتەسەکانە ئوروپا مالکیەتیان بوو بەسەر سەروەتە خۆیان بۆیە پشتەڵ پشت پێیان ئەگەی مەسەڵەن تۆ خاندانە فڵانە دووکە ئینگلیسی سەڕە ئینگلیسی لۆردە ئینگلیسی بەڕەسی ئەەکەی ئەگاتە 500 ساڵە پێش جەدەن دەرجە جەدەن دەرجە جەدەن دەرجە دەم سەروەتە هاتکە وە کەس دەسی بۆ نەورگە وەلێ ئێژێت سەروەت لە سەرزەمینە ئێمە بە سوورەتە ئیمتیاز بوو نەمالکیەت امتیاز ئەوێت تۆ چی پۆینت نازانم ئەوێت تۆ چی لای ئەوە چی پێژن امتیاز یعنی تۆ شتێ هەر وەختێ لێت ئەسێنمەوە ئۆکەی ئالەگرا زانانی ئەگەیتە کێ ئەگەیتە خاندانە بابانەکان ئەگەیتە خاندانە ئەردەڵانەکان ئەگەیتە خاندانهای دەولە و پاشایەک کە لە 200 ساڵ ڕابردوو منتەوە بیرمان تێتەوە بە نووسین وە بیرمان تێتەوە سەرەتای دروستکردنە شارە سنە و سلێمانی گاتەکەی 200 ساڵە پێش کرماشە نەگاتەکەی 250 ساڵە پێش هەمەدان نەگاتەکەی ئۆکەی ئەی تاران نەگاتەکەی پایتەختە ئێران تاران نەگاتەکەی ئەم ئیمپراتوریە پۆنتۆم تراقە ئەگاتە ساڵە 1796 ئاغازێک کە ئێژن ئاغا محەممەد خانە خاجار چووگە تارانی دووسکە قبلەن ڕێی بووگە ڕێی فرە مهم بووگە شا عەبدولعەزیمی تیاوگە ئەم توڕەهاتت و ئەمە بگرە پس تۆ ئەوێنی ئاغازە دانانە کۆرپۆریشن لە سەرزەمینە کوردەوارە 250 ساڵ پێشە بە شێوەی زوهورەکەی بە شێوەی زوهورە ئەشرافە لۆکاڵیە ئیمتیازدار ئەمە خیلی مهمە بیگری چون تۆ لێودا ئەوێنی ئەمانە هەر ئەگۆڕێن پادشا بەمانە زەمین ئەدا کوێ ئەدا خۆنایە شارە زوور بە شارە زوور خەڵکی واتیە گەڵاڵی واتیە نەوڕۆڵی واتیە دەڵەمەڕی واتیە خۆناوێت بتوانە بیگرێت ئەڕوا لە کوڵە سوچێک و شارە هەڵەبجە دروستەکە سیانزە ماڵە جوولەکەکەی تێئەخا و ئەوانە بنیادی دانی و لەوێ پاشای بۆ دروست ئەکا ئیمتیازە پاشایەتی ئەنبیان ئیمتیازە پاشایەتی ئەگرن نەسڵێ دوو نەسڵ سێ نەسڵ زیاتر ناچێت ناوێ بەدە نەسڵ تۆجود کرد بۆیە خۆیان پاشاکان هەڵەخەن هاوکاتە لەگەڵ پاشاکانە شێخ دروستەکەن تەکیە و خانەقا دروستەکەن بە فاصڵەی هەر 20 کیلومتر جغرافیایی لە سەرزەمینی ئێمە تەکیە کەس فەرخەکاتەکە یەکی گشتیشیان لە شقڵایەکی کەن
عدوية سهروردية إمامية مششعية توجه أكيد حيدرية نعمتية برو لي أدن أنواع أقسام التكية دروس أكن أما السراغاز دروس كردن يكجي نشينية بو أسطوار كردن الدولة بناوي دولة تركيا ودولة إيران بناوي عثماني وقاجاري توجد كان تقول لك أفهميد شو اتفاقي كود كلام سرزمينه يواش خريكن شار دروس أكن توي أكن لخلقي بيت أخوارو لهندوستان پارسیانە هندی بۆ تێرن جوولەکەکانی بۆ زێنگەکەن و جوولەکەیشی بۆ کۆچەدانە سەرزەمینە ئێمە خەوەرمان نییە جوولەکە چۆن تێتە سەرزەمینە ئێمە جوولەکە بە ئایینە ئیسلام تێتە سەرزەمینە ئێمە ئەوانەی بنیاد گوزارە ئایینە ئیسلامن لە سەرزەمینە ئێمە جوولەکەن مەلا فەقیە شێخ هەر کاتکە جوولەکەس جا هەر شێخێ 5-6 ژنی خواستگە ئەگەر دیتان شێخێ پێیان خاسێکە بزانن دایکی کوردوگە ئەگەر دیتان جێگە نشینە شێخ دانەیەکەوە دایکی جوولەکەس شێخە جێگە نشینە باوکی دایکی جوولەکەس کاک بمانە ئەمەی کە باسی کرد بەڕاستی ئەمە گۆڕانکاریی نەوعی و فکری هەڵوەشانەوەی هەچی هەمانە لە مێژووە بیستمانە یا بینیمانە هەڵێ وەشێنێتەوە ئەمە من تەسەورەکەم دایان دیبێتە کردووە لەسەرەمە و من داوا لە یارانەکەم بچنەوە بەسەر دیبێتەکەی جەنابکە چکە ئیسە بۆ ئەوان لەوانەیە شۆکێ بێتیان پرسیارە ئەم بابەتە گەورە و ڕژان چکە من نەزانم مانی کە باسێکی هەمووی بە ئارگومنتەوە بە دیفاکت و بە هینی تاریخی وەیە بە بەڵگەی تاریخی وەیە و مێژوویەوەیە بۆ ئەوەی ئێمە بگەینە ئێستا بۆ دوشتمان لە بەردایە کارمانە بگەین ئێستا کاکە ئەزانی بۆ مەبەسمەوەیە یەکەم ئەوە نزیکی 2 ساعتە بووینەتەوە بۆی ئەو یارانی ئێمە هین نەبن تووشی ئەوە نەبن ئەتوانین دیبێتی کەس دروستکەین و کاکامەرانش بێتەوە ئەتوانین پشوویەک دابنێن جناب بڕۆی پشوویەک بگریتەوە و سەرنەوەی بێنەوە گەر شەکەت بووگی چوو من نەزانم کە جنابەت احتیاجت بە استراحەتێک هەست قسەکە تەواوکە تا من بقاچم بخەمە ئەمڕۆوە من گەرەکمە قاچم بخەمە ئەمڕۆوە زۆر باشە نانە هەرەوەمان وتوان ئەگەروا بێت بۆی بتوانین ئێستا ئەم دەقەیە سترەکچەری ئەو دەوڵەتەی کە جەناب پایەگوزاریتی و هەیت و خود لە برجەستەیەکی لەناو برجەستەیەکی لەناو ئێستای ئێمە چۆنە بەڕاستی زۆر یار هەیە بە تایبەتی ئەوانەی لای خۆمان لە ژێر کۆڕەپشنی عێراقا زۆر پرسیار لە منەکەن ئێمە چی بکەین ئێمە مانێ لەگەڵ ئەو مەتنە هەڵسین ئێمە ئەو مەتنە بە مەتنی خۆمان نەزانین ئێمە باوەڕمان بە کاک بە ئایدیا و فەلسەفە سیاسەکەی و بەهینەکەی هەیە ئێمە چۆن ئەو پەیامەی کاک پەیمان ئەو جیهانبینی کوردی کە ئەو کەشفی کردووەوە دایناوەوە دۆزیوێتیەوە ئێمە چۆن بکەینە ناو ئەو ڕەوتەوە بزانە کاکدانە با من ئەمە تەکمیل کەم قسەکەی ئاخرم تەکمیل کەم من گەیمە جێگەیەک کەلامەکە بڕیا بزانە ئێمە گەین بەو جێگە کە هومایون کاتۆزیان ئێژێت ئەنچێ کە تۆ بە ناوی تەبەقەیە ئەشراف بەگ مستۆفی شێخ ئەیوێنیت چون پادشای ئێران حاکمە ئێرانە و ساحێوە ئێرانە و ئستبداد دەگرا حاکمە تێ تەبەقەی ئەشراف خۆی دروسەکە مەسەلەن ئێژێ ئاغایە ئاسف لە ئیسفەهان و بچێت سنە بۆ خۆی بنیاد بنێ بۆ خۆی مەسەلەن ئەوە پوڕ بێ بچۆ امتیازە هەر وەختێکیش مەیلی بێ ئاسف و بنەماڵەکەی گشتیا کوژێت هەر وەختێ مەیلی بێ ئاسف و بنەماڵەکەی گشتیا کوژێت ئێستا ئێمە گەرەکمانە بە نقطەیە بگەین نەک ئێران لە دڵ تاریخ نەهاتکە نەک تورکیە لە دڵ تاریخ نەهاتکە بریتانیا و جوولەکە وە کریسیانەتی جودۆ کریسیانەتی لە سەرزەمینە ئێمە هەمان کاریان کرد کە لە ئەمریکا کردیان ئەمما حکوومەتە قاجاریە حکوومەتە عوسمانیە استخدامە دەستگاه جودۆ کریسیانەتی و کەنیسە و کەلیسان مستخدمینن ئەم چێهرانە
حیچکارن ناصرالدین شاه حیچکارە سوڵتان عەبدولحەمید حیچکارەس شیوخ حیچکارن ئەمانە گشتی کارمەندە سیستەمن هەدەف چییە؟ هەدەف ئەمەسە جەمعیەتە ئەم سەرزەمینە کوردەوارە و ئەم ئینسانە کوردیانە بێنە ژێرە سیستەمە کۆرپۆرێشنی لە ژێرە ناوە چیە؟ لە ژێرە ناوە دەوڵەت ملت و دەوڵەتە ناسیۆنالیستی تورکیە دەوڵەتە ناسیۆنالیستی ئێران دەوڵەتە ناسیۆنالیستی عێراق دەوڵەتە ناسیۆنالیستی سووریا ئێستا ئێمەش مشتومڕ بکەین زیاتر بڕۆینە ژێرە بارە ئەم سیستەمەکە ئەوان یاگە لە 250 ساڵە پێشەوە تحتە ناوە چی؟ تحتە ناوە دموکراسی سندوق الرأی تحتە ناوە ئەوەی کە بەرهەم ساڵح لە بوێن مەسعود بارزانی دابنین مەسعود بارزانی دابوێن مەسرور دابنین حەمە ڕزای پەهلەوی لابوێن خمینی دابنین خمینی لابوێن حەمە ڕزا بێرینەوە تەوەجۆ بکە ئەمە گشتی بازیە گشتی کارمەندە من دوێکە خاتراتە ئەشرافزایەکی جوان ڕۆیم خوێندۆ کە نووسا بووی وتی ڕزاخانە پەهلەوی هیچکارە بوو ئەگەر شەڕە جیهانینەوەی خۆشیان هاوردە قەسەکە قەجاب وەلی ئەمانە چۆن جواوی ئەمەدەنەوە ئێرانیەکان چۆن جواوی ئەمەدەنەوە ئێژن بریتانیا ئیستعمارگەر بوو گەرەکی و نەوتە ئێمە بووە هەرکە پیاخاسە وایە ئەیان کوشت ڕزاخان پیاخاسە و وەتەندۆس بوو کە تەوەجۆ بکە نایژێ کارمەند بوو نایژێ اتفاقێک کەوت کە ئەوان دەوڵەتەکەیاندان یاگە ئەوان دایان یاگە ئەوەیژم مصدقیان هاورد و مصدق پیاخراپێک بولێت بابەجان ئەو هاتگە تۆ یە بازیە بکات تۆ باوەڕی بکەی بەم بازیە تۆ یە بازیە بکات تۆ باوەڕ بکەی هەرواسە و هەچ اتفاقی ناکەی و بڕۆین حیزب دابنین و بڕۆین بێژی دموکراسی مانگەرەکە و چه اتفاقی سیستەم ئەمێنێت و ئەم سیستەمەوە وا ئەمانە مشتیان گرتگەوە دایان یاگە تا ئەم دەقیقە تا ئەم دەقیقە ئەوەی ئێمە واینتەیە بزانە ئەگەر ئەردەڵانەکان بووگن ئەگەر بابانەکان بووگن ئەگەر پاشا جافەکانە هەڵەبجە بووگن هیچ کام لەمانە ساحێوە حیچێ نەبووگن دروست کریاگن امتیازیان پێداگن نەسڵێ دوو نەسڵ چووگن خەساندگنیان چون مەشیای قەبارەی دەوڵەتەکە دروست کریایە لەم سەرزەمینە امتیازدارە جەدید تێرن تەوەجۆکەی تۆ ئەوێنی بنەماڵەی ئەول سەلام لە شیوخی و ئەنگەیەن نەحیزبی لە حیزبی و ئێستا لەوێ دایان یاگن بۆ حکوومەتە حەلیم ئەو بووکڵەسەوا تۆ لەسەر مەزرا دایئەنەی چۆلەکە بفڕێت داینیاگە ما بەقەیە کوردی پێ نابووکە ئەووەڵین کارێک کە کردیان ئێمەیان کرد بە قەوم لەبەرەوەی ئێمە منفەککەنەوە وتیان کورد قەومە بۆ خاتریوەی قەومیەتەکەی کورد دەرچێت وتیان کورد وا لە ناوی زوانە قەومیەت وا لە ناوی زوانە تەوەجۆ بکە بەمە وتیان دێخۆ کورد زوانی نییە عجب با بڕۆین زوانی بۆ دروستکەین هاتن شروعیان کردووە زوان دروستکردن بۆ ئێمەی کوردیشیان هاندا بڕۆینە پشتە ئەوە کە کورد زوانە بعد فەرقە ئێمە و تاڵەشیە معلوم نەوە بەس وتیان ئێشێ پێوانەی زوانێک دروستکەین ئەم زوانیان بە زوانە موکریان هەڵبژاردووە لێ هاتن هەرچی مەفاهیمە موکریان بوو کە خەڵک بەکاری ئەورد فڕەیاندا وتیان ئەمە فارسیە بێنۆ با مەفاهیمە جەدید دروستکەین وەکو چی هەڵسوڕا و نازانم چی و حەشیمەت و حەشمار و اتفاقێکە کەوت دانەیەت لۆڕ تێنەگەی حەژیمەت یعنی چی حاڵینەوە اتفاقێکە کەوت بەلوچێ نەیفەهمی پاوان خوازی یعنی توتالیتر تێنەگەی چون گشتی کریاوە زوان کورد بووە زوان کورد تەبدیل بوو بە جزء كل تركيا كشي بصريتو جزء إيران كإشي هزي بيبا جزء العراق كإشي هزي بيبا جزء سوريا كإشي هزي بيبا أما اتفاق بس تو أوينيت أمانا الشعر أساسا حكومة دروزة كان بابا جان تقول لشي لخوت سؤال كي آغا محمد خان قاجار 1906 معلوم نوغا بوغيانا وغا كنيات كجعله ئەم تارانە دوو دانە ماڵ و گەلادەیەک وگە هاورای کەر بۆچی ئەگراکاتە پایتەخت بە سەنعەتی و بە بازاڕی و بە ڕێگای بازرگانی و تۆ ئەوێنی تاران دروست ئەکەن و ئێژن تۆ بێرە ئەگرا دانیشە بە تۆ ئێژین قاجاڕیە قاو ئەکەنێکی بانگەکەن بە ناوی ئاسف قاو ئەکەنێکی بانگەکەن بە ناوی ئەردەمانەکان قاو ئەکەنێکی بانگەکەن بە ناوی بابانەکان ئێژن ئەمە پوڵ بێ بچۆ لەو خاکە زەمینێ دروستکە تۆ یەواش یەواش خەڵکۆ کردە لە دەوڕۆ کەس نایژی ئەم پوڵە لەکوێ هات کورە خەڵکی ئێمە ئیستا حازر نییە پەنج قەران بە
5 قەران بە کاورە چۆن برسیوگە بە ناوی شێخ عودەی مسافر بە کەژە شەنگاڵ و خەڵک گەوت کەسی بوومە قوروانە دێ باتەکێ بۆ دروستکەین داپور جەمکەین باتەکێ بۆ دروستکەین شێخ عودەی خۆی پوری بووگە تەکێی دانیاگە خەڵک هاتە زەناوی ئەبزاری بەدەسەوە بووگە بە ئەبزار هاتگە خب ئێمە گەرەکمانە بەم نەتیجە بگەین چۆنیەتیە دروستکردنە دەسەڵات و گەڕاندنەوەی دەسەڵات بۆ دانە بەدانەی ئێمە بۆ باوکم بۆ برام بۆ ئامۆزان بۆ هاوسێکەمان بۆ خەڵکە هەڵەوجە بۆ خەڵکە کرماشان بۆ خەڵکە پاوە بۆ خەڵکە بۆکان بۆ خەڵکە مەهاباد بۆ خەڵکە پیرانشار بۆ خەڵکە ئەسفەهان بۆ خەڵکە تاران بۆ ئەو خەڵکەی کە سەرزەمینە کوردەوار و واحدە سیاسیە کوردیە بۆ ئەوەی بگەڕێتەوە ئێشێ لە زەهنە دانە بەدانەی ئێمە اتفاقی بکەفێ ئەو ئێشێ احساس بکە کە ئێشێ دەسەڵاتە خۆی دروستکە و خۆی ساحێ و دەسەڵاتە و بزانێت کە دەسەڵات تەسویرێکی وەهماوی و درۆزنانەست لە واقعیەتێک کە تۆ نایوێنی بە سوورەتی یەکسری دەستگای ئینزمامی دەرهاتکەوە تۆ ئەیوێنیت دەستگای مادی دەرهات کە تۆ ئەیوێنیت بۆیە بەحسکردنە ئەم ڕەوەندە تاریخیە فرە مهمە تۆ لە خۆ هەرێژی میرنشینە کوردمان هەست یعنی چی میرنشینە کوردمان هەست ئەم میرە لەشکری کێشاگە کەی گرتگە لە پڕێکا هات کە شارێکی دروست کردگە بە ناوی سلێمانی بۆ هات کە شارێکی دروست کردگە بە ناوی سلێمانی ئەمە پوری واپێ کێ ئەم پوورەی پێداگە تۆ ئێژی ئێڵە قاجار ئێرانی تەواو گرتگە وانیە مەگەر کاک دانا تۆ بیستێژن ئەم ئێڵانە سوال ئەی بۆ ئێڵێکی ترپیان نەبوو بێژگە لە قاجار تەمامە ئێڵانە بگرێت جوواو تۆ دووبارە ئێژیت وەڵا ئێڵە قاجار دای لە ئێڵە زەندیە ئێڵە قاجار دای لە ئێڵە ئەفشاریە ئێڵە قاجار دای لە فلانە ئێڵ هەموو ئێڵەکانی خست بوو بە ساحێوی ئێران کەواتە ئەمە تۆ ئێژیتی ئێڵە قاجار مشتێشم شێر کێشە گردن کەشە سوار کارە سوار خاسە قارەمانن حەدە ئەقەل 200,000 نەفەرن ئێڵە قاجار وانیە کاکە گیان ئاغا محەممەد خانە قاجار وەختێ لوتفەلیخانی زەندیە لە بینەچێت ئێڵە زەندیە ئیتر هەر نامێنی چی پێهات گشتی کوشتن قاجاریش بە هەمان شێوە قاجار کوان قاجار ئێژێ ساڵە 1909 ئابانە ساڵە 6 ئابانە 1305 کەی بکاتە 90 ساڵە پێش ئێژێ لە پارلەمانە مەرلیە ئێرانە ڕەئیاندا وتی هەن قاجاریە منقەرز بوو حمەرزای پەهلەویماندانە ڕزاخانماندانە کاکە سوال ئەمەسە ئێڵە قاجار 200 ساڵە 120 ساڵە پێش 100,000 شمشێرکێشی بووگە تۆ چۆن بە قەرارە پارلەمانی 120 ساڵ بعدی کە ئەمانە هێزیان هەست پوریان هەست قدرەتیان هەست زاوزیان کردگە ئێشێ ملیۆنێ کون تۆ چۆن بتوانین پاکیکەی تۆم قاجارە کاکە گیان هەنووز کە هەنووزە ڕزاخانە پەهلەوی نەیتوانیگە جافرسان پاکۆ بکاتەوە نەوەکەی کاک بەختیارە لە هۆنی وا لە نای ئەم لایبە هەنووزە حکوومەتە عێراق و تورکیە و ئەوانە نەیانتوانیگە ئێڵە جاف پاککەنەوە بچۆ ڕوغزایی مەوجودە وڵەوەیی مەوجودە زەردۆیی مەوجودە گڵاڵی مەوجودە گشتی مەوجودە چۆن ئەم ئێڵی قاجارە نەما تۆ ئەوێنی ئێڵە قاجارێ نییە مشتێ جوولەکە هاوریاگن وێژیاگن ئەمانە ئێڵ و گون قدرەتیان گرتگە ئەی بنەماڵەی بێشەرەف عوسمانی کوان کوا ئەو ئێڵە گەورەی وا عوسمان بابا 700 ساڵە پێش دنیای پێ خواردوو دێخۆشی مزگەوت بڕۆخێ ئێشی منارەکەی هەر بمێنیت ئێشی محراوەکەی هەر بمێنیت چه بوو بۆ ئەمانە 10,000یان لێ نەماکە دوای بڕ دوای ئەو ڕوانی کە باسی بزانە ئەمە بە تۆ ئێژێ کاکدانە هەڵەبجێ ئەمە بە تۆ ئێژێت ئەم دەوڵەتانە تەبەلوەرە ئێرادەیە ملی نییە کۆرپۆریشن دروست کریاگە ئیمتیاز دریاگە بە بابایەک بەناوە سەردار ڕەشید بعد امتیازەکەی لێ ئەسێنەوە چون شکلەکە خەریکە ئەگۆڕێ تۆ هەر ئێشە زیاد خەڵک کامە تەلاتۆماتە و ساختار ئەگۆڕێت و چت ئەگۆڕێت و بەگە بۆ دروستەکەن خانە بۆ دروست ئەەکەن قەشەنگی تا بە ئیمڕۆ ئێمە ئەگەیێنن حکوومەتە حەلیم ئاخرین ورژنی بوو بۆ کوردە قەومی ئیتنیکی ئاخرین ورژنی بوو
حتا کورد قومی ئیتنیکی خەساند حتا کوردی قومی ئیتنیکی کرد بە تعدا پێکریاگ و تەجاوز پێکریاگ و کردی بە هاڕیاگ و بێدەسەڵات و چاری کەس ناکەین و خواحڕی ناگرێت و سەر بەخۆیمان سڕ کرد و خۆمانان سڕ کرد و بڕۆین خەباتی سیاسی بکەین و ئەم حکوومەتە حەلیمە بۆیە دروست کریاگە ئەمە گشتی دروست کریاگە ئەرباب یەکێکی ترە ئەرباب کلیسە و کلیساس متەبەلور بووگە لە ئەمریکا لە ئینگلیسا ئەمانە سەرزەمینە ئێمانگرکە حاکمانە کورەی زەمینن بە قانونیان بە یاسایان تەبیعەتەن کارمەندیان هەست بۆی تۆ ئەوێنی امتیازات ئەگرن و ئەیسێنەوە ئەیدەن و ئەیسێنەوە تۆ ئەوێنی خاندانە مەسەڵەن شیوخ نەقشبەندیە 4 نەسڵ زیاتر ناڕوا ئەیان خەن ئیش بخرێ کارکردیان ئەمەسە قەبارەی سەرزەمینە کوردەوار و دەوڵەتە کوردی لە بین بوون و ئینسانە کوردی دواکەوتک بێڵنەوە ئێمە لە 300 ساڵە گوزەشتە گیرمان کردگە مەوجودێک کە ئەمڕۆ مەوجودە هاڕیاگێکی کۆرپۆریشنە جیهانیە باش من قەناعەتم پێێتەوە باوەڕشم پێێتەوە شتێکی نەخۆ فەکت مەوجودە کاکدانا بەڵە منتەق مەوجودە فەکت من هەرەوە ویسمەوە بڵێم بەڕاستی و برا ئەوانەی کە ئەتوانن و پرسیارانە ناچێتە نێشانەوە یەک متابعەی دیبێتەکانی کاکماکەن دووش خۆیان بگەڕێن خۆیان ئەوەی کە ئارگومنتی تاریخی وینەیە لە کۆمەڵە کتێب زیاتر وەکو شەرەفنامەوەوانە شتیکە نبینن کتێبیش نابێ بە سەرچاوی مێژوو کتێب نابێ بە سەرچاوی مێژوو کەسێک دەتوانێت دێەوە مێژووی دوێنەمان لەبەردە سایەگی نێوە حزابە کوردیانە کە ئەسڵان باسی ناکەن لە کۆمەڵە ڕووداوە کاکدانا ئیسەکە و قسەتە کرد شتێکم بیرکەوتەوە با پێت بێژم خۆ باید کات و زیان ئێژێت دلیلی ئەوەی کە تۆ ئیمڕۆ شاهدێک نادۆزی تۆ کە کاخێکی سەفەوی تیاویە زانی چییە زانی چه دلیلێ تێرێتەوە کە تۆ کۆشتێکی سەفەوی نادۆزیتەوە مسلایەکی نەزانی دلیلەکە چییە ئەو ئێژێت لە جامعەی ئێرانە چون جامعەی کۆتاه مدەتوگە و حکوومەت ئستەبدادی بکە هەر پادشای هاتکە ئاسەواری پاشاکەی دری پاکۆ کردگەسەوە تۆ ئەم گشتە شۆفڵە خریاگەسە ئەگرا و وێران کریاگە و سەر لە نوێ شاردمز کریاگە و سەر لە نوێ ئەشراف هاوت تەوەجۆکەی چوو خۆشیان ئەزانن شەواهدە تاریخیان نییە من ئیستا بەحسم کرد بۆ جەنابەت ئێڵێ بە ناوی ئێڵە قاجار مەوجود نییە ئەی بۆ کۆشکی نیاوەرانمە ئەی بۆ قەسرەکەی سەداممە ئەمانە متأخرن ئافرین ئەمانە متأخرە 200 ساڵە جدید ساختە شدن بزانە یەکسری بینا معماری زۆر مهمە یەکسری بینا لە سەرزەمینە ئێمە مت کریا بە ناوی معماریە زەمانە قاجاریە کۆپیە لە معماری ئوروپا کۆپیە لە معماری ئیستانبوڵوانەکەینی ئیستا تۆ سوالەکەی خۆ جواب ئەگریتەوە من کەوتم شارسازی ئەکەن یعنی دا ئەمەزرێن ئیستا جواب سوالەکە دەگریتەوە کاکدانا بۆ لە هەر شارێکە 500 بنە ماڵە جوولەکە 500 بڵە ماڵە ئەرمەنی 500 بلە ماڵە مەسیحی مەوجودە لە هەرچی شارە مەوجودە لە قەڵاتزێ لە ڕانیە لە پاهوفوە لە جوواهەنڕۆ لە کرماشان لە سنە لە هەمەدان لە شیراز لە نەهاون بۆ مەوجودە سوال ئەمانە معمارانە ئەوەڵە دروستکردنە شارەکانن کە ئەرمەنیەکان تورکەمەنەکان گوێ بگرە ئەرمەنی تورکەمەن ئاسووری کلدی کارگەرانە جوولەکەکان و گەنم شاریانە دروستکردە بینای ئەوڵیان دروستکردە دووکان و بازاڕ و عەرەق فرۆشی و ئەمانیانە دروستکردە باشە مۆزوعی شتێکم بۆ هاتەبی باشە مۆزوعی ماسۆنیەت کاڵێن وەستای دروستکردنی دیوار تۆ بڵێ ئەمەژە لەوە هاتبێت ئەمانە خۆیان لە دروستکردنی شارە کە کاتی خۆی کەنیسەکانیان دروست کردووە ئەوەی بڵێنینی ماسۆنیەتەکان کە هاتوون ئەوانژە لەوە هاتوون تەسەورەکەم هەر ئەوەی کە ئەبانی کە خودی دروستکەری بینایی شارەکان بوون و هەر ماسۆنیەت یەک ئینحرافە گەورەی واتیا کاکدانا بابزانی ماسۆنیەت یەک ئینحرافی واتیا زانی کامە ئینحرافی واتیا ماسۆنیەت تۆ ئەواتە ناوە تەوتەیەک کە دووەلە ئستعمارگەر گەرەکیانە لە ئێرادەیە ملیە مردمانە تربیکەن یعنی چی تەوەجە بکە ئێژن ئەمە جەریانە ماسۆنیەتە کە ڕزاخان سەرداڕە عەزیمە ئێرانی لەبین بوات ئەمان نایژن خود ئەم حکوومەتە بەسەر سەرزەمینە کوردەوارە خۆی کارە جوولە کەس ئەوە کارە جوولە کەس بەڵکو ئێژن ئەم مەجامەعە دروست کریاگەن پیای خاص
ئەو پیاگە وا دڵی بۆ ئەم سەرزەمینە ئەسووتێت و عەلی مەردان خانە و چوزانم ئەو کاوراسە شێخ عەلیە دڵواریە و نازانم کێ و کێس ئەمانە لە بین بووەن تا ئێمە سەروەریمان نەوێ کەسیش نایژێ ئەی ئەوەڵین بانکەکانە ئێران بۆچی بانکە ڕووسیە و بانکە ئینگلیسە بۆچی ئەرتیان جوولەکەن بۆچی ئەرتیان قەومن دێ ئەمانە ئینایانگەرەکە ئێمە قودرت بگرین بۆچی پادشاکان یارمەتی ئەدەن و بۆچی ئەم سەرزەمینە ناگرن و بۆچی نایوە وەکو هندوستانی پێ ناکەن وەکو ئەمریکای پێ ناکەن داستانەکە ئەمە نییە فراماسۆنریەت و هەر جەمعیەتێک کە دروست ئەوێ بۆ خاتری وەسەر ڕیختی جامعەی ئێمە بگۆڕێن تەمامە ئەم شیوخە گشتی فراماسۆنریین گشتی فراماسۆنریین ئەوەڵین اتفاقێک کە ئەکەوێ ئەمەسە سنەت سەوارەکەن بەر سنەتەکانە ئێمە لذا ئەدیانە ئیبراهیمی کە ئەساسە نظامە سوڵتەس بە قەبارەی جۆرا و جۆرە سەرزەمینی ئێمە بە چیرۆکە جۆرا و جۆرە وەسە دوکانم بەقاڵی ئەوە دیگە دانی پێشۆرن خەمیردان دانە چەرمگەکاتەوە خەمیردان بۆ جگەرە کێشان خەمیردان بۆ ژنان خەمیردان بۆ وەختی دووگیان بوون تۆ ئەوێنی کاورا کە کۆمپانی کۆلگەیت خەمیردانی دانی هەگە هەشتا نوع مادەی تۆلیدکرێت چی گەرەکە تەکیە عودویەت گەرەکە فەرموو پاشای عوسمانیت گەرەکە فەرموو دەولەی قاجاریەت گەرەکە فەرموو تەکیە حەیدەریەت گەرەکە فەرموو گەرەکتە بەراز بخۆی فەرموو گەرەکتە بەراز نەخۆی فەرموو گەرەکتە هەڵخەیتۆ تێخ بەی لە خۆت فەرموو قادریە گەرەکتە گۆرانی بێژی و سەر لەخبەی بێ بچۆ نەقشبەندیە دوکانەکە تەکمیلە تۆ هەر جۆرێ بچی ئەکەوێتە ناوی تەڵەکە گیریایی ئیسەیشە هەرواسان دموکراسیت گەرەکە وا لای خۆمان سەلەفیەتە گەرەکە وا لای خۆمان بڕۆ لای ئەولواحی سەلەفی قرتی بازی گەرەکە بڕۆ لای کاورای NRT چینەوە شاسوار تۆجۆکەی دەمەقۆپانە گەرەکە بڕۆ لای مەسە قەشەنگ دقیقاً دوکانەکە تەکمیلە چیت گەرەکە بزانە ئەم اتفاقەکەکەوی یەک اتفاقەکەوی یەکێتیە ئێمە لە بینەوە کە لە ژێرە واحدە دەوڵەتە کوردیە لە بینی ئەوە حتا ئەتوانێ منشەقمانەکە حتا ئەتوانێت ئێمە تەفرەقەمان تێخا تەوەجۆت کرد ئەم ئەداوە گژی ئەوە ئەم ئەداوە گژی ئەوە و بازیمان پێەکە بۆ تا سیستەمەکە بمێنێتەوە تا ئەگرا پڕبیێتەوە لە جەمعیەت تا کارکردی بوێ بووە تا سوارە ملی بوون کاکە خۆترەمە عجیب و غەریبێک نییە لذا ئێمە ئەگەینێ بەگرا ئێمە بۆ ئەوەی کە قدرەت و خۆمان بگرین ئیشی چی بکەین دقیقاً ئێمەش ئیشی بنیادە دەوڵەت دابنین بنیادە دەوڵەت وان ناوێ بڕێنە ناوی خیابان و مەرگ بەر بکەین و خەڵکی حەزی پێ بکە ئیشی تەسەورە دەوڵەتە کوردی بڕواتە ناوە زەهندانە بەدانێ ئێمە تەسەورە قەدیم لە بین بچێت و ئەمە پێویستی بەکار هەست یەک چێرە لە تۆ دەوڵەت ئینسانەکانن معلمەکان کرێکارەکانەوەی دەمداخاوەی قسە ناکاوەی لە شارێکا تێت بڕوا ئینسانەکانن دەوڵەتە کوردی تۆ لەکوێوێن تۆ لە کاشک و کاخ و تەلار ئەمە جوولەکە دروستی کردە من و تۆی وەختێ من دەوڵەتە کوردیم تۆ دەوڵەتە کوردیت خاوەنداریەتیەکەی لەسەر زەمینمان ئیجازە نادەی خەڵکمان لە بین بوون ئیجازە نادەین بە قەوانینی بیگرن ئەمە بەحسێکی ترە پس وەختێ ئاخێز دروست ئەکرێ ئاخێز بەرەو دەوڵەت چوونە هەڵساگینۆ گەرەکمانە ئیرادەی کولیمان بێرینۆ هێزە کولیمان بێرینۆ و دایڕژێنین خەڵک دەوڵەتی گەرەکە ئێمە دەوڵەت داعەنین ئێمە خۆمان خەڵکین تۆ خەڵکی من خەڵکم لە ناوی ئەم جامعە هاتگین خەریکین ئەڕۆین ئاخێز یعنی ئەوەی کە هەڵساین و ئەڕۆین دەوڵەتەکە استقرارە دەین تا بە سوورەتە ئینزمامی لە جامعە شکڵ پەیاکە ئەوەڵ دەفعە لە پەیکەریە فیزیکی ئینسانەکانە خیاڵەکە دروست ئەوێت حرەکەت ئەکا پەردە هەڵەگرێ و ئیرادەکە بەرەو پێش ئەچێ ئەمە بوو کاکەیەت سوالەکەی تریشت لەبیرم نایەکاندانە دەستەکانی خۆش زۆر سپاس وەڵام من زۆر سپاس بۆ هەموو ئەو کەسانی کە ماینەوە لەگەڵ ما بەتابەتی جەنابیش و کە زۆر هیلاک دوو سەعات ئەماونەتەوە و من تەسەورەکەم 2 سەعات چیفاەت ئێمە توانین بەردەوام بین بۆ شەوێکی کە یا بۆ کاتێکی کە
چکە ئەچینەوە دیسانەوە ئەمەی کە ئێستا وتمان بەڕاستی من تەسەورەکەم دەیان پرسیاری لە مێشکی و لە زەهنی هەر هەمومانە دروست کردووە بە تایبەتی و کەسانێک کە یەکەم جارە جەناب دەبینن و بۆ وەڵامی ئەمانەش دەیان پرسیاریکان بۆ دروستە بێتەوە یعنی شتێکی ئاسان نییە و با ئێمەژەوە نەگرین ذهنیەت و تەسەوری دەوڵەتی کوردی لە ئاخێزی کوردەواری سەربەخوا شتێکی شەوڕۆژی نییە و 1 ساعت و 2 ساعتی نییە من تەسەورەکەم ئەو هەموو لێدوان و چوونە قوڵایی تێکستەکانی جەناب و دیبیتەکانی جەناب وە ئەو کۆمەڵە مەفاهیم و چەمکە تازانی کە هاتوۆتە ناو دنیای فەلسفەی کوردەواری یا دنیای ئێستامانەوە بەڕاستی کەم نین تا تێبگەین و ڕووخاندنی ئەو هەموو بتەی کە بۆیان دروست کردین و ڕووخاندنی ئەو هەموو بەرگە و ئەو هەموو قەباخ و قۆزاقی کە یانی بەسەرمانە ئەوە ژەرکەم نییە لەبەرەوە 2 ساعت سیفایەت نییە بۆ جەناب بۆ من بۆ هەموو یاران و هەمانەی کە ئەیانەوێ دینکەن لە هەموو بەشەکانیەوە تێبگەین من سوپاس جەناب دەکەم و سوپاسی یەک بە یەک هەر کەسانەکەم کە لێرەن و بتوانە شەیری بکەن و ئیتر ئەم ئاگرە هەڵی کردووە و ئەم ئاگرە ڕۆژ بە ڕۆژ لە کوردەواری ژێردەسەڵاتی هەردوو لە هینە بێ بە تایبەتی ئەوانەی لای خۆمانەوە و ڕەفیق و برادرانی من کە جوان لە منە ئامادە باشی خۆیان دەربڕن و ئامادە باش بن بۆ قۆناغەکانی داهاتوومان ئێمە بە ڕابەرایەتی کاک پەیمان ئەرشێکی زۆر گەورەمان لەسرە ئەم میلەتەی ئێمە ئەم نەتەوەی ئێمە ئەم سەرزەمینەی ئێمە تەسەورکەن 20-25 ساڵی کە عمری نابێت ئابەم شێوەیە بڕوە و هیچ بەدیلێک ئەلتەرناتیفێکی فکری فەلسەفی بۆ ئەوەی کە تاچی کرد ڕزگارکە لە بەندایەتی لە قیود لە عەبدایەتی نەک عەبدایەتی بەمانای بێنە بەرچاوی خۆتان و ڕەشێکن و داتەن ئێوە ئەزان چیمان بەسەر هاتووە ئێوە ئەزانت چ کڵاوی کراوەتە سەرمان لە مێژومانە ئێوە ئەزانن کە چمی یعنی بەیانیتان کوێیە سبەینتان کوێیە بۆ کوێچن من ببوورە ئەوە قسەیەکەم چونکە ئەزانم دەیان و سەدان دۆستان و ڕەفیقی خۆم لەوێن لەم دیبەیتانە سێرەکەن بۆی پەیامیشیان بەمێ ئەمە ئەو شۆڕشە نیە بەمانە تەعلیقەکەی و قسە بکەن و نازانم موچە و پەرلەمان و ئەمان بەڕاستی مرۆڤی کورد دەبێ بێتەوە بەو پاوەرە بەو توانایە بۆ سوپەرما بەو سوپەر کوردەی بەو ئینسانە بە توانا کوردەی کە خۆی بدۆزێتەوە خۆی بناسێ اینجاتر بزانن هیچ هێزێگەیە اینجا دوایەوە تەسویری دەوڵەتی ئەو تەسویری دەوڵەتە بێت لە مێشمانە دروست بێت ئەو تەسویرە مەڵە نابێت لەبەر ئەوەی ڕۆژانێک پێشەوەی ئەو دەوڵەتانە کە دروست بێت لە چوار دەورمانە هەمووی بە تەسویر هاتوون هەموو شتێک لە تەخەیل و لە فکرە هاتوون اینجا بوون بە پراکتیک لەبەر ئەوە من وەکو خۆم لەم دەقەیەوە ئەعلانی ئاخێز وەکو یارێکی ئاخێزی بە هەموو تواناکەمەوە یەمە خزمەت و یەمە خەبات بۆ ئەم سەرکەوتنی ئەو دەوڵەتە کوردی کە بەڕێوەیە ئەو دەوڵەتە کوردی کە هەموو تاچێکی کوردە دوانە خۆی تەبەلور خۆی بەرجەستەکاتیایە و دنیایەک و جیهانێکی تازەی بەڕاستی بێت ببینرێت با لەوە زیاتر کوێر و کەڕ و لاڵ نەبین دەممان بەسرا جۆمان بەسرا چاومان بەسرا دڵمان بەسرا هیچمان نەمایەوە یەک شت ماوەتەوە فریای خۆمانکەین بۆ ئەو دە 12 ساڵی کە لە بەردەستمانایە بتوانین ئابەم ڕێگەیەوە ئەجینا نە فەلسەفەی کوردی نە عەقڵێتی کوردی نە ژیاری کوردی نە فەرهەنگی کوردی هیچی نەماوەوەی هەیە درۆیە ئەسڵ و ئەساسی نییە لەبەرەوە چێ خۆی بە من قسەی دەمم بە تایبەتی لە هاوڕەکان و لەوانەی کە ئەم ناسم وەکو خۆم ئەو فکرە جوانەی ئەوە نەبێ جەوهەری خۆمان ناتوانیستین هەر کاتێ تەبەلوەری ئاخێزی کوردەواری لە تۆ دروست بوو یعنی تۆبی بە قوتێکی و هێزێکی بەهێز کە بە هیچ شتێک ناگیرێ ئەو کاتە دەوڵەتی کوردی وەکو ڕۆژێک لە بەرچاو تا ڕوونە بێت و ئەو کاتە هەموو خەڵک لەگەڵ تا بێت نەگەوەی کە بڵێدا ئەمە تەنها فکرێتە و کیفایەتە فکر نییە ئەمە دنیایەکە لە تۆ دزراوە لە تۆ وێران کراوە لە تۆ کانیەکە و کوێر بۆتەوە
ئەزانم کانی کە چۆر بووی و چی لێ ینی ئاویتیان نامێنە بەڵام کاک پەیمان لە کوێرێکی ڕزگاریکردن کانێکی بۆ تەقانینەوە چێ لەگەڵمانایە چێ لەم ڕەوتا لەگەڵمانایە با بێت ئەجینە دوایی بەڕاستی هەموو شتێک کۆتاییە هەموو شتێک ڕێزم بۆ هەموو لایەگە من نامێ زیاتر قسەی دوایی ژەخم بۆ کاکە پەیمان حەیدەری بەڕێز من داوای لە برێتم لە کاک پەیمان چکە ئێمە هەرکاڵین کاک پەیمان ئەوە ڕێزە بەڵام تەسەورەکەم لە ئێران و لە کۆمەڵە شوێنی کەش هەر کە ئەبێ فامیلیامەکەی بڵێ کاک پەیمانی حەیدەری اینجا تۆزێک پێش ناوەکەیەتی بەڵام من هەر خۆمانە کاک پەیمانە ناوەنیم کۆمانەیە کاکدانا ئەرزم بە حزور جەنابەت کە من دەگران نکتەیەک وەکو جەم بەندیە داستانەکە و ئەم مەنیفێستە دەوڵەتە ئەرزکەمە خدمەتت ئێمە وتمان جەهانمان جەهانە تەسەوراتە و لێو دواوتمان تەسەوراتە ئێمە غەڵەتە لە دنیایەکە ئەمڕۆوانتیە چ لە خۆمانە چ لە بوونمانە و لە چی ژیانێک ئایگەین پس ئەگەر ئێمە ئەممانەوە تینە سەرە نکتەیەک ئێمە وتمان ئەوەی کە ئێمە ئاعترازێک ئەەکەین لەبەر ئەوەی نییە کە ئێشمان پێگەیگە لەبەر ئەوە نییە کە ئێشی ئاعترازکەین بەڵکو هەدەف واقعی ئەمەسا هەر ئینسانێک کە حرەکەتەکە ئێشێ بە شوێنە دروستکردنە دەسەڵاتەوە بیر لە دەسەڵاتە خۆی بکاتەوە ئەگەر ئەممانەوت ئەو جارتێنە سەر ئەوەی کە ئێژین هەروە کە ئەم سەرزەمینە ئێمە داڕژیاگە یەک اتفاق کەوتگە ئەمانە بە ئێمە وتکیانە لە هەر کوێ کافرە ئێشە پێگەی هاوارکە لە هەر کوێ کافرە ئێشە پێگەی هاوارکە جا ئێژیت بۆ ئەمە تۆ ئێشێ خۆت مەمنوعەکەی ئێشێ بترسیت و ئێشێ بزانی بەهاکەی زۆر قورسە بۆیە خەڵکە ئێمە ژێک حازرم گیانم بەم نەبراکەم گیانەمە بێ بوەرە دەوڵەت ئێمە خەریکین بە ئێوە ئێژین تەواو ئەو تەسەوراتە فڕە بدە تام بە تۆ بێژم تۆ چۆن ئەوی تۆ خاوەنە دەسەڵاتە خوات تۆ ئێشێ ئەوڵ اتفاقێکە ئەیکەی ئەمەسە نە بترسە نە مەمنوعیەت بەسەر خۆتۆ دابنێ نە پێویستەکە فعلەن ئێستا بە چەک بڕۆیتە خیابانەوە چون ئیمکانی هەست ئێمە لەو ئاخرە مەرحەلا دەوڵەت ئەدا لە دەوڵەتێکی تر دەریەکە وەختی دەوڵەتەکە قەبارەی گرت ئەو جار دەوڵەتەکە فەرمان ئەداوە دەوڵەتەکە جێبەجێیەکە و دەوڵەتەکانە کۆرپۆرێشنی فڕاداتە دەرەوە تەوەجۆ بکەن پس لەگرا نە بەهای سەنگین مەوجودە نە ئێمە خۆمان ئەشارینەوە نە ئەبین بە تەنزیماتی ناوخۆهی نەبین بە تەنزیماتی دەرەوە ئەم کارە ناکەین ئەمە ڕێگەیەکە کە جوولەکە بۆ ئێمەی دانیاگە لەبەرەوەی هەتایەم سیستمە هەر بمێنێت و ئێمە هەر بکەوین دەورە تەسەڵسڵە باتەڵات ئەوەڵین اتفاقێکە ئەکەوێ ئەمەسە تۆ ئێشێ هاوارکەی بێژی بۆی گەنم هەنە خوام هەرچیە کە هەسم هەنە خوام بستێ خاک هەنە خوام هەرچی کە ئەکیێڵم هەنە خوام تۆ ئێشێم هاوارە بکەی بۆ تیش مهم نەبێ خەڵک چیت پێژێ چۆنە دەترسێنێ ئێشێ بێژی گشتی هینی خوامە وەختی وتە هەنی خۆتە تەسویرە دەوڵەتە ئێران بە تەمامە ئەم وەهمەی کە هەست فڕێ ئەدەی و تەسویرە دەسەڵاتە خۆت داعنی تەسویرە دەسەڵاتە خۆت ئەوە ئێمە من کاکدانا یارانە ئاخست یارە ئەم کوردەوارەوە تەسویرە دەوڵەتن تۆیش بێ بپەیوەندە بەم تەسویرە دەوڵەتە یەک ئەوێتۆ دوو ئەوێتۆ سێ ئەوێتۆ دە ئەوێتۆ سەد ئەوێتۆ هەزار لە پڕێکا تەماشا ئەەکەی ئێمە 100,000 تەسویرە دەوڵەتە کوردین 100,000ەکە ئەوێ بە ملیۆن ئەبێ بە 10 ملیۆن لە پڕێکا جامعە بە فەرمانە خۆی عەمەل ئەکا سروەت هەنە سەرزەمینە وەسائل هەنە سەرزەمینە و وەکو ئاوی خواردن لە دەستیان دەرتێت و ئەمەسە ئەساسە دەوڵەت دانیان نە ئەوەی کە بە ئێمەیان وتکە و ئێمە وا ئەکەین و تا ئستقراری تا ئاخرین ڕۆژە ئستقراری ئێمە دائیمەن بۆ دانیانە ئەم تەسەورە حەقیقیەوە ئەکەینەوە و لە وجودە فیزیکی ئەفرادا متەبەلوریەکەین منش قسم تەواو بوو مەمنون بۆ کاکدانا و هیواژارم بەردەوام بین لەبەرەوە بۆی خەڵکی کەش بەڕاستی ئاشنا بێت و شوناسایەکی کاملی ئاخز بکرێت سپاسی هەموو کەسەکانەکەم هەموو هاوڕێیان هەموو کەسە خۆشەویستەکانی خۆم ئەوانەی کە ناسم ناسم سپاس بۆ هەموو میوانەکان سپاس بۆ کاک پەیمانی حەیدەری ڕابەر و دامەزرێنەری ئاخێز دەوڵەتی کوردی و ئەو دەوڵەتەش بەڕاستی هەر لە زیهنمانە لە مێشکمانە لە ڕۆژانەمانە لە گیانمانە
دەوڵەتی کوردی دارراوە و بەردەوامیش. سوپاس بۆ هەموو لایەک و هیوادارم بتوانین کاکەمەرانە لەبجەی و یارانی کەس گفتوگویەک و دیالۆگیشی ئاوا بکرێت کە بتوانین زیاتر شوناساگن ئەم ڕێچکەیە ناوەستێت، ئەم ئاگرە ناکوژێتەوە. سوپاس بۆ هەموو لایەک. بەخۆش.